دۆستانی فیلمسازان خۆشحاڵین وا جارێکی کە پێتان شا دەبینەوە. ئەم جارێک لە وانەیەک لە تەوەرێک لە چەمکێک کە باس لە بەرهەمێنانەکەین و بە تایبەت ئەو گرفتانەی ئەو ئاریشانەی کە لە بەردەم پرۆسەی بەرهەمهێنانە و چۆن بتوانین ئەو بابەتانەمان لەم ڕۆیە ئێمە هەوڵدەین ڕوویەکی گشتگیری جیهانی پێ ببەخشین و چۆن ئیشی بۆ بکەین، چۆن لەو ڕۆ ئەکادمیەوە هەوڵی بۆ بدەین. بۆ ئەم بابەتەش بۆ ئەم تەوەرەش ئەمڕۆ ڕوومان لە هاوڕێی بەڕێزم هاوڕێی ئازیزم کاک ئالان هەمووان فیلمساز و دەرچووی بەشی بەرهەمهێنان لە بەریتانیا ڕوومان لەو ناوە بۆی ئەو ئاریشە و ئەو گرفتانەمان بۆ باسکە و تێرزانیاریمان کات. کاکالان خۆش هاتی باندیم خۆشحاڵ بووینم جارەش یەکمان گرتەوە لەم سەکۆ جوانەی هەموو لایەک. بەخێراتی. زۆر سپاس کاک سەرکەوتە و کادە باش، زۆر پێ خۆشحاڵم لە دوای 2 ساڵ جارێکی تر یەکمان بینیەوە وەکو خۆت باست کرد. من پێشەکی سڵاو لە هەموو برادران لە هەر کوێی دنیا بن، هەر یەکەمان لە شوێنێکین، بێگومان خۆشحاڵم جارێکی تراتمەوە. سەرەتا من لە ڕاستیا بە ئەرکی ئەزانم، زۆر تایبەت سوپاسی تۆ بکەم کاک سەرکەوت لەبەرەوەی ئەزانم چی ئەرکێکە تۆ بۆ ئەو ماندووبوونە بەوەی کە ئێمە لە هەموو دنیا کۆ کردوێتەوە. هەروەها شایانی باسە من خۆم لەم باوەڕان نەبوومەوەی ڕاستی بێ سەرەتا 2 ساڵ لەمەوە پێش وابزانام زیاتر لە 2 ساڵ کە دەستمان پێ کردەوە باوەڕم نەکردەوەی کە شکوری ینی ئەوە نەما مۆستای سینەمامان زۆر بێتاوەکووانەکان بگاتە 110 و 113 و کەواتە بەرنامەی تریشەیە ئەگەر وا بێگاتە 150 جا ئەگەر وا بێت کەواتای من لە کوردوتەنی لە کوون و قوشبنی سینەمای ئێمە مامۆستامان هەیە، ئەوە شتێکی دڵخۆشکەرەیە وەکو پێشەکی دیارە هەمووشیان پسپۆرن، هەموو بوارەکان یەک لە یەک جوانتر بن و هەمووشیان سوودبەخش بوون. دەستان خۆش بێت دووبارە. کاکالانگیان ئەوە با من نەو ڕاستێت پێ بڵێم کەسانمان زۆرن تا ئێستا من هەر ئەگەڕێم سێرەکەم هەر خەڵک هەیە و باوەڕتە بێگەر لیستەکەم پێت پێشان بە مەڵی ئەو هەموو برادرە هەیە. ئەمە بێجگەلەوەی هەنێکیان کە پەیوەندیم پیانەوە کردووە کاتیان نەبووە سەرقاڵی بەرهەم بوونە یاخو هەنێکیان هەر خۆی وتێتی باوەڕتە بێ من ناتوانم وانە بڵێمەوە، ناتوانم لە چاو پێکەوتنشت یا حەزم پێ نییە. ئیتر شتێکی تایبەتی خۆی یعنی خەڵکێکی زۆر هەیە و بێجگەلەوەش من گەلە جارکە هەوڵم داوە وانەکان کە وانە دووبارە ناگێتەوە بەس کەسەکان کە دووبارە بنەوە چونکە سێرەکەم ئەو کەسانە پڕ زانیارین، زانیاریان لە هەموو بوارەکانە هەیە. ئەی بۆ ئێمە هەوڵ نەدەین هەتا ئەو کەسە تااقەتی هەیە هەتاکو ئەو کەسە لەگەڵمانە بینی خۆشە بابێ دوانە بڵێتەوە بابێت چونکە ماڵی ئەوە وەکو زانکۆیەکە بابێ وانەکانی خۆی چی زانیاری لا هەیە با لێ وەرگرین لێرە تۆماری کەین وەکو ئەرشیفێک وەکو سەرچاوەیە بۆ فیلمسازانمان. خەڵکانمان هەیە پیان وتوم هیچ لە بواری سینەمایە نییە بەڵام بینەرێکی باشی سینەمایە، خوێنەرێکی باشە و متابعی باشی هەیە. ئەی بۆ من ئەو نێنم سوودی لێ وەرگرین، یعنی بۆ چوونی باشیە کە مناقەشە لەگەڵاکە شتی جوانەڵێت ئەی بۆ نهێنین سوودی لێ وەرگرین. بەڵێ بۆیە جاری هەر بەردەوام بینە. بەڵێ کاکە ئالانگیان با لە بابەتەکەی خۆت لە تەوەرەکەی خۆ دوورە نەخەمەوە. وایە زۆر سپاس دووبارە بۆ مەسلەی تەوەرەکەم هەروەکو بیرهێنانەوەیەکی بەپەلا 2 ساڵەمەوە پێشکە لە بوارەکەی خۆماوەکو فیلم پرۆدیوسینگ بزنس مانجمنت من زیاتر تەوەرەکەی من کە ماستەرەکەشم لەو بوارەیە ویستم هەروەکو باسم کرد پێم وابوو یان نیازم بوو چەند لایڤێکی تر بکەمەوە وامزانی دەرفەتێکی زۆرە گونجێ بەڵام شکوری ترە و هەموو مامۆساوە هەموو بوارە دەرفەتەکە نەبوو گەیشتینە ئێرە. سەرەتا لە بیرم نەچێ هەفتەی داهاتوو کاکشانۆیە هاوڕێی بەڕێزمان لە ئەم کاتا ئیتر ئەو دەست بە لایڤەکەیە کات هەروەکو بیرخستنەوەیکی بەپەلا بۆی لەبەرەوەی ئەمە کنتنیو با بڵێن تەواوکەری لایڤەکەی پێشووترمە بۆیە وەکو بیرخستنەوەی بۆ لایڤی پێشوم تێگەیشتن لە بەرهەمێنانی فیلم واتە ئەندەرستاندینگ فیلم پرۆدیوسینگ لەوە من دەستم پێ کرد. ئەو باسی جۆرەکانی فیلم پرۆدیوسەرم کرد و هەروەها باسی ئەرکەکانی فیلم پرۆدیوسەرم کرد. ئەم جارە ئێستا کە ئەڵێن بنەماکانی بەرهەمێنانی فیلم یان ئەو ڕێچکانە کامن بۆ بەرهەمێنانی فیلم وەکەوەی کە
لە تایتڵەکە بڵاومان کردووەتەوە کۆمەڵێ لایڤی تر کە وەکو باسم کرد دەربارەی پرۆدیوسین کە زۆر زەرورە ئەبێ باس بکرێت لە هەموو دنیا باسەکرێ بە تابەت لە کوردستان ئەم جارە خاڵی سەرەکی یان یەکێک لە تەوەرا زەرورەکان کە من پێم وا بوو دەرفەتێک بگونجێ باسی بکەم ئەوش لە PMD بوو PMD واتە Producer of Marketing and Distribution بە کوردی بەرهەمهێنانی بازار و بڵاوکردنەوە بە عەربیش پێڵێن منتج تەسویق و تەوزیع جا کاک سەرکەوتخوا بیرم نەچێت تۆ لە زاراوەی کوردیا دەوڵەمەندی ئەگەر لە شوێنێکا تۆزێک گیرم خوا دەتوانی یارمەتیم بە سوپاس دەکەم بۆ سوپاس دەکەم جا ئەم PMD ئەمە زاراوەیەکەی تر لە هینا ئەم PMD وەکو باسم کرد خاڵی سەرەکیە لیان با بڵێن باشترین پرۆدیوسەرە لە هەموو جۆرە پرۆدیوسەرەکان کە ئەسڵەن 17 جۆر پرۆدیوسەرەیە لە فیلمێکی گەوراکە بەشدارە بن و فیلمێکی سەرکەوت و بەرەمێنرێ بەڵام ئەم پرۆدیوسەرەی کە ئەوە تۆزی جەختم کردوەوە لەسەری Producer of Marketing and Distribution کە پێڵێن PMD زۆری لەسەر باس کراوە تەنانەت یەکی وەکو ستیڤن سپیلبەرگ کەیتر چۆن بەناوبانگە ئەوڵێت ینی بەو شێوە تعریفی کردووەڵێ ئەم جۆرە پرۆدیوسەرە شایانی ئەوەن بە ئاڵتون پێوەریان بکەین ئەم پرۆدیوسەرە ئیشی چییە؟ ئەم پرۆدیوسەرە ئیشەوەیە لە کاتێکە هەموو فیلمەکە بکرێتە پاکێجێک پاکێجەکە ئامادە بێت دوای ئەوە وەکو ئینگلیزەڵێ یعنی ئەوە پاکێجەکە بە هەر حاڵ ئامادە بێ فیلم is now ready what's next ئەوە فیلمەکە ئێستا ئامادە بوو دەی ئەم جارە چی بکەین جا ئەم پرۆدیوسەرە ئیشەوەی وەکو باسمان کرد PMD ئەیباتە مارکێتین و دیستریبیوشنی بۆ کات و ئەم جارە سێلس ئەجەنسیە دۆزێتەوە و ئەیفرۆشیە بەڵام شتێکی کاکاوم بێکەوتەوە کاکاوی خۆمان هەفتەی پێش و قسەیەکی جوانی کرد وتی ئێمە توانین لە هەموو کەسێک توانێت لە گوگڵا سێرچێک بکات و باس لە شتێک بکات بەڵام مهمەوەی ئێمە بتوانین باس لە شتێ بکەین کە لە گوگڵانە بێت طبعا قسەکانی زۆر جوانە جا بۆیە ئەمە یەکێک لە بوارەکان کە ڕاستە زەرورە بەڵام تا ڕادەیەکە گەر کەسێک سێرچ بکات ئەتوانێت بهێزێتەوە ئەمەش یەک دووەم ئەوەی کە با بڵێن خۆم بێتاقەتەکایان بێتاقەتمانەکە ئەو جۆرە پرۆدیوسیۆنی کە من باسی یەکەم ئەم PMDە بەداخەوە لە کوردستانە ئیشیان نیەیان لە کوردستانە هەنگاوی بۆ نانرێ باس ناکرێت لەبەرچی لەبەرەوەی ئەم جۆرە پرۆدیوسەرە نەک لەبەرەوەی خوانەخواسە سینەماکارانی کوردستان نایزانن یان نایتوانن بەڵکو لەبەرەوەی هیچ علاقاتێکی نێودەوڵەتی لە نێوان کوردستان و وڵاتانی دەرەوە نییە تاوەکو ئەم پرۆدیوسەرە ئیشی خۆی بکات وەکو باسم کردیشی ئەم پرۆدیوسەرەوەی لە کاتێکە فیلمەکە تەواو بێ و بڕا بیفرۆشێ ڕابکاری بڵاوکردنەوەی بۆ بکات جارێ نەگەیشتمەتەوە ئاستە ئەمە یەک دووەم مارکتینگ ئەنالیسیس واتە دیستریبیوشن ئەند سێلز ئێجنت مارکتینگ ئەنالیسیس طبعا یەکێکە من دیارە باسی ماستەرەکەی خۆم کە ئەو مۆدێلانە یان ئەو ئەسایمنانەی کە هەمان بوو لە فیلم پرۆدیوسین باسی ئەوە ناکەم مارکتینگ ئەنالیسیس دیارە یەکێک بوو لە مۆدێڵەکان وەکو باسم کرد زیاتر دیستریبیوشن و سێلز ئێجنت واتە چۆن بیفرۆشی ئەمە یەکێکتر بوو لە بابەتەکان کە وەکو باسم کرد پێم وابوو فرسەتە بێ و لەوانەشە لە پاشە ڕۆژا فرسەتە بێ باسی بکەین ئەمە دیسان جۆرێکی ترە لە بەرەمێنانی فیلم ئەم جارە فیلم فاینانس واتە فیلم باجێتین فیلم فاینانس ڕێک باس لە بودجێی فیلمسازیەکات هەروەها دانەیەکی تر intellectual property right کە خۆمان پێڵێن کۆپیڕایت ئەم کۆپیڕایتە کاتی با بڵێن بوارێکی زۆر زەرورە کە قسەی لەسەر بکەیت چکم کۆپیڕایت هەر ئەوە نییە تەنها وەکو سەردێڕێکیان شتێک کە لێ زانینیان باسمان لێەوە کردووە و ئەخیراً بزنس پلانینگش طبعا خاڵێکی سەرەکیە لە بچۆنێتی بەرەمێنانی فیلم دووبارە یەکەمەوە ئەم جۆرە بابەتانی کە ئێستا من باسم کرد ئەگەر هاتو هەتا ئەگەر مەجاریشە بێت چەند لایڤێکی تریش بکەینەوە بۆ خۆی بێتە نازان بڵێم چی زاراوەیە کە باسەکرێت یعنی بۆ نمونە ئێستامە لە ماستەر کلاسەکان و لە هەرکوێ ئەوروپا باسی بکەی شتێکە هەمویان نەزان و هەمووشیان تێگەن یەکسەر باس لە چیەکرێ و سوودیشی لێ وەرەگرن کە چی بکەن بەڵام ئایا لە کوردستانم هەنگاوانە ئەندرێت نانێت بۆیە من لێرا چیم کردووە هەوڵم داوە تەوەری ئەمڕۆ چۆن بتوانم تەوەری ئەمڕۆ وەکو دیسانەوە قسەی کاکاوە دووبارەکەمەوە قسەیەک بکەینیان هەوڵێک بدەین لەوەی کە چی بکەین بۆ ئەوەی کە شتێک بوترێکە لە گوگڵا سێرچی بکەی دەست نەکەوێت ئەمڕۆ زیاتر من ئەمەوێت جەخت لەسەر چیەوە کاکالان یەک حەقیقەتێکەیە ئێمە پەیوەستین بە بازاری فیلمەوە فیلم یعنی بازار اینجا ئەگەر بازاری بۆ دروست نەکەی ئەم ئەوانەی کە تۆ باسە کرد مەسەن سەر لە کوردستانە کۆپیڕایت کوا چێ هەیە بیکات خەڵک
هەمووی هاواریەوەیەتیڵێ سکرین پلەیەکەم سینناریۆکەم سکرێپتەکەم دەزرێت بۆ دەزرێت بۆش ئاگاداری پرۆسی کۆپیڕایدین کۆپیڕایت من زیاتر ئەوم بەکارێناوەڵم چاپارێز یعنی چاپەکەت ئەو دەستنووسی کە هەتە بیپارێزی چۆن بیپارێزی بۆیە پێڵم چاپارێز دوو بازار لە کوردستانە کاک ئالانجان لەکوێ ئەفرۆشرێت یعنی وەکو ئەمریکا نییە بەس لە ناو ئەمریکا جاری وایە فیلم کە تازە دەکەوێتە سینەماکانەوە هەر لە ناو ئەمریکایە پارەکەی خۆی دەرێنێت لە کوردستانە فیلمەکرێت بەس خوام لەو خوایە مەسئولێکی کورد لە لای یەکێتیە لە لای پارتی بە $10 دامی ئەو فیلمە بکە لە زۆنەکەی تر لێ نادرێ و فیلمە ئەو قوربەسەریە بۆ فیلمی کوردی ئەمە بێزگەلەوەی کە فیلمی کوردی لە ڕۆژەڵات و لە باکوور لە بەرۆی کوردی و بڵێ هی کووردە و هی کوردستانە و یەک شتێکی کوردی پێوە دیار بێ ئەوە هەر لێ نادرێ ئەیتر ئەمە تۆ آخر لە کوردستانە خۆی هەمووی باش کوردستانی باشوور 4 ملیۆنە 2 ملیۆنی کەوتۆتە ئەملا 2 ملیۆنی کەوتۆتە ئەولا تو هەقمان بەسەرەوە نییە 44 ملیۆن هینمان هەیە ئەوە نییە بەس بندیوارمانەیە بندیوارەکان خۆنایەن هەمووی 4 ملیۆن وایە دیارە من هەرم باباستانەیە کە ئێستا ویستم بزانم تەوەرەکەم چی ئەوەی کە سەرەوە باسم کردوتمە و تەوارانە زۆر مهم من بۆ کاری فیلمسازی بەڵام ئەو تەوەری کە من ئەمڕۆ نیازمە باسی کەم ئەوەیە زیاتر بە یەکەم بربەستەکانی بەرەمێنانی فیلم لە کوردستان کاڵێن کوردستان دیارە خۆتەزانی هەرە و پارچەی باشوور کە ئیتر با بڵێن ئازاد کراوە یان چۆنێتی بە کەلتورکردنی سینەما یان باشتر بڵێن چۆنێتی دروستکردنی بۆکسۆفیسی کوردی لە کوردستان کەواتاو بابەتێک کە ئێستا تۆ ئاوا ملاحەزەیەکە دار دیارە هەرە و بابەتەیە بەڵامی تر ئایا چۆن کۆپیڕایت دروست بکەین و ئایا چۆن بۆکسۆفیس دروست بکەین و کۆبڵێشتی تر هەیە لەوەی کە خەڵکت زۆر جار باسی کات کە گوایە گلەی لە بازرگانەکانەکەن بۆ نمونە ئایا بازرگانەکانمان بەداخەوە نایەن پارە خەرجکەن بۆ بە بازرگان بە ئاسانی نابێتە بازرگان کاتێ پارە بۆ فیلمێک خەرجەکات بۆ نمونە ڕێک ئەزانێت ئایا ئەگەرەکە ئەوەنە پارەی خەرج کرد هیچ نەبێ پارەکەی دەسەکەوێتەوە یان ناکەوێتەوە کە ئەزانن پارەکەیان دەست ناکەوێتەوە بۆیە پارەی بۆ خەرج ناکەن بەهەرحاڵەوە دووجا دێمە سەرەوە باسە بەڵام تکایە پێشەوەی دەستکەمە بابەتەکە لە بەرەوەی بابەتەکەی من تۆزی حساسە خەڵکی کوردستانیش لەخوایە نوێ بۆ هەندێک بابەتی ئەوە بەلابی بڕن پێشەوەی دەستکەمە بابەتەکە منەمەوێ شتێ ڕوونکردنەوەی بکەم هەر کاتێک کەسێک هاتە سەر فیلمسازان شتێکی وت بە باش بە خراپ بە هەر مەبەستێ وەکو دیسان کۆپیڕایت یان وەکو تێرمان کندشن با بڵێن پێڕۆ پرۆگرام کەسەکە خۆی مەسئولە لەسەر قسەکانی نەک فیلمسازان بۆی لەسەر فیلمسازان نەکەوێت دووەم دەربارەی خۆم شخصی من خۆم کەسێکی چالاکی بواری دینی نیم هەروەها چالاکی بواری سیاسی نیم بۆی ئەگەر هاتو باس لە شتێک لەم بابەتە بکەم ئەمڕۆ تەنها بەمبەستمەوەی وەکو باسم کرد بربەستەکانی بەرەمێنانی فیلم هونەر بەگشتی نەک هەر فیلم چییە لە کوردستان هەروەها بۆچی فیلم دروست نابێ بۆ بەکسۆفیس دروست نابێ ئەوەی مەبەستەکانمان نەکۆ کارەکانی تر ئەمە یەک ئەم جوابینە سەر بابەتەکەمان بریتە لە دوو هۆکار هۆکاری سەرەکی لە هەموو دنیا دەسەڵات و سیستەمە کاتێک بیانەوە فیلم با بڵێ سینەما بکەنە کەلتور یان نەیکەنە کەلتور ئەوە ئاشکرایە ئەجا ئەگەر هاتو ئێمە باسی گەندەڵی و کوردستان بکەین بەداخەوە ئەوەنە گەندەڵی کوردستان بابەتێکی دەوڵەمەنە تەنانەت مناڵێکی دە 12 ساڵیش بە سعات مەجاڵی بێ ئەتوانێت 1000 نمونە بێنێتەوە بۆی کە باستە گەندەڵەکانی کوردستان بکە من ئەمڕۆ باستە گەندەڵەکان و کوردستان و دەسەڵات ناکەم واتاوە پێشەکی کە باسی ناکەمە بەست لەوە نییە کە من ڕازی بم لە دەسەڵاتی کوردی ئەمە یەک بەڵام بابەتێکی تر کە لێیە ترسیم برادران بابەتێکی تر کە خاڵی سەرەکیە بابەتێکی تر کە مبالغەی لەگەڵاکەین بابەتێکی تر کە سەری بۆ دانوێنی نازانم چۆنی باسکەم کە تەواو بووە لە بوارەکە زەعیفین ئەویشەوەیە ئیسلامیەتون ڕەوەکان ئەڵێم ئیسلامیەتون ڕەوەکان ناڵێن موسڵمان ئیسلامیەتون ڕەوەکان ڕاستەوخۆ سوکایەتێکی گەورە بە هونەرەکەن دوای ئەوەی کە سوکایەتێکی گەورە بە هونەریشەکەن سیرەکەی تەنانەت هونەرمەندانیشی شەویستیان نییە جا ئەم کە ئەڵێم ئیسلامیەتون ڕەوەکان مەبەست مسلمان نییە جارێ پێشکی وەکو باسم کرد لە ڕووی ئازادیەوە من خۆم دایمەوتومە یعنی 3-4 ملیار وابزان پێ 6 ملیار ئینسان لە دنیا هەمویان متەدەینن هەرێکیان ڕۆنە معبەدی دینەکانی خۆیان و کەواتە کێشەمان لەوە نییە لە ڕووی ئازادیەوە خەڵک متەدەین بن نوێژ بکەن نوێژ نەکەن بەڵام کێشەمان لەم سەهەڵدانە خەتەرەی سەلەفیەکانە بەتایبەت کە مناڵەکانمان لە تەمەنی 7 ساڵیەوە کۆنتڕۆلی فکری ئەەکەن
و دوایەوە بە تایبەت باسی سینەما و هونەرەکەین مناڵەکان کە ڕۆنە سید بکە ڕۆنە مزگەوتەکانی سەلەفیەکان خۆتان نەزان سەلەفیەکان باس لە چیەکەن ئەوەش تا ڕادەیە کێشەمانیەکە ڕۆن بۆیە جا بابگەڕێنەوە بۆ سینەما زۆر لە بابەتەکەت لانەدەین من مەبەستم چییە کاتێک باس لە ئیسلامیەتون ڕەوەکانەکەم کە بوونەتە بربەست بۆ بەرهەمێنانی فیلمیان بوونەتە بربەست بۆ هەمووینەکان سەرەتا من کاتێک بمەوێت تاکوتەرا باس لە هونەرمەندان کە مەزانم ئەڵێن دایمت کایە باسی کەسمەکە یان تکایە من پێم وایە کاتیەوە هاتووە بە باشی بە خراپی باس لە هونەرمەندەکانمان لە خەڵکەکانمان بە تایبەت باشەکان پیرۆزەکان با دایمە ناویان بینین بە شان و باڵیانە هەڵدەین هەروەها باس لە خراپەکانیش نەک خراپەکان ئەوانەی کە کەم و کورتیانە دیسان باسی بکەین ئەگەر هاتوو ئێمە دەست نەخەینە سەر خاڵە ڕەشەکان و خاڵە سپیەکان وەکو شێزاد حەسەن ئەکەیتر دایمە وتمانم لەم هەموو کوردستانە گەورە یەک شێزا حەسەنمانەیە بۆیە باێمە کە خوێندکاری ئەوین فێر بین لەوەی کە ڕەشوسپیەکان لە یەک بینەوە بە کورتی سەران نێشێن مەبەستمەوەیە کە یانی بۆ نمونە هەروەکو نمونەی ئەوەی کە باسی بکەم خۆ دەنگدانەوەیکی زۆر ناخۆشی هەبوو مەلا نازام کی پێڵێن سەلەفیەکە مەلا هەڵۆ ئەوە بوو ئەو خانم هەورامیە نازانم ماریا هەورامی ئافرەتێکی جوان ئافرەتێکی دەمخۆش هەستاستێکی جوانی دروست کرد لە لای ساوڵەکەی سلێمانی دەنگدانەوەیکی جوانی یعنی کلیپێکی جوانی کرد کەچی سێرەکەی مەلاهڵۆ هاتووە بۆ ئەوەی ئەبدەیتی دینی ئیسلام بکاتەوە بە هەروە بڵین بە هەموو قەنەعەتێکیەوە لە ناو مزگەوتەکانە هاوارە کات و پێڵێ دەڵە ماریا سێ لە وشە ناشرینە یعنی من ئێستا ویستم لە ڕوون نا تا ڕادێ ئەو شتە با بڵێن دووبارەکەمەوە تا ڕادەیە بەڕێی من ئەو جۆرە مسلمانانە ئەم زمان پیسێش بڵێنەوە ئەوە نەغەریب نییە بەلایەنەوە چکم ئەوان بە هەر حاڵ خۆیان وانە یان دینەکەیان وایە ئەگەر هەرچۆنێ بێ بەس کێشەکە لەوەیە کە منەمێ ئەمڕۆ باسی لێ بکەم باسی زەعیف بوونی خۆمانەکەین خانم ماریا بۆ خۆی کاتێکە تەبعاً دەنگدانەوەیەکی دایەوە وابزانم بەپی هەواڵەکان مەلاهەڵۆیان دا بە دادگا مەلاهەڵۆ چووەتە بەردەم دادگا بەڵام ماریاخان بۆ خۆی لەملاوە ڕۆشتۆتە بەردەم دادگا لێ منەمەوێ ئەو پیاوە ئازاد کەم بۆی عقوبە نەدرێت و ئازاد بێت باشە تۆ لە کاتێکا پێ هاتووە ئەو پەڕی سوکایەتی پێکات بۆچی ناڕۆیتە بەردەم دادگا یان هەر مەڕۆ بەردەم دادگا بۆی هیچ نەبێ بکاتە سزای خۆی ئەوەیە زعیفەکانی ئێمە کە پێویستە کاس یا کاکالان با ئێمە زۆر نەچینە ناو تەفاسیلی شتەکان بەسەوەی تۆ لە تۆ تێگەشتم حاڵەتێکەیە لە ئەگەر دین بێ ئەگەر کەڵچەر بێ ئەگەر هەر شتێک بێت تەداخل یعنی دەسەخەنە ئیشەکانەوە ئەمەیە زیاتر مەبەستەکەی تۆ لێرە ئەیتر ئەگەر دین بیکات دینی شەمووی نا بەڵان با بڵین بەشێکیانە کە بۆ ئەوی خۆی فەرزکات دێ دەسە خاتە ناو ئیشەکان ڕێگری لە شتەکانەکات ئەم ڕێگریکردنە ئەم تەداخلیە ئەم فزوڵیە لە هەموو بوارەکان هەیە تەنانە سێرەکەی لە حزبەکانی شایە ئەم حزبی شەیکات ئەو حزبی شەیکات ئەمانە وا ئەکەن ڕێ لە گەشە و پەرەپێدانی بواری فلیمسازی بکەن یعنی زۆریان ڕێگرێکی گەورەیان لە فلیمسازی دروست کردووە من ئاوا تێگەشتم لە زیاد سەرجەمی بابەتەکەی تۆ بۆ مەبەستمەوەی با زۆر نەچینە ناو تەفاسیل و ناو شتە جوزیاتەکانی وە شخصیاتەکانیش ئەو تەداخلە زۆر خەتەرە بەڵێ زۆر سپاس ئەو تەداخلە زۆر خەتەرە و نابێ قسەی لەسەر نەکەین هەروەها تەداخلەکانی تر کە من دیسانەوە با دەردی خۆتت باوازەوەنە لە هینەکە بێنین لە دینەکە و لە ئیسلامیەکە کاتێک ئەڵێم با ئێمە باس با هەر ناوێنم زەعیف بوونی خۆمانەکەین یان ئێمە خۆی چییە دایمە ئێمە یان کەلتورێکی دواکەوتویی زاڵە بەسەرمانە بۆیە ناتوانین هەنگاوی تازە بنین و ژنە کوژبێ ڕۆژانە و هەموو دەردەسەریەکی خراپەکاری بەسەرەوە دێت یان با بڵێن بە ناوی کەلتورەوە بە حساب یان بە ناوی شەرەف و ناموسەوەیە یان بە ناوی دینەکەوەیە دینێکی تونڕەوە تەواو ئەمڕۆپەرەی سەنووە وەکو باسمان کرد ئەوەیە ئەگەر هاتوو دینەکە بە هونەرە جوانەکان نەڵێ هونەرە سۆزانیەکان من ئەمڕۆ نایم قسەی لەسەر بکەم ئەگەر هاتوو دینەکە با کۆمەڵێ نمونەی تر خوازان ئێستا و برادرانی لە ئۆنلاینن کە من ئێستا تۆزێ مەشغوڵم بە بواریترەوە چەند نمونەی تر هەیە کە ئەوەنەکە سوکایەتی بکراوە ئەگەر سوکایەتی نەکرایە ئێستا ئێمە چیمان بوو لە دینەکان بە کورتی ئەوانەی تر کاڵێم هەندێشتی تر هەیە وردە ئەمە ڕەخنە نییە ئەمە سوکایەتیکردن نییە بە برادران بەڵام پێویستەکە وەکو نمونە بیخێنە بەرچاو و هیوادارم برادرانیش نمونەی تر باز بکەن بۆ ئەوەی جارێکی تر بە خۆمانە بچینەوە لە هەت حساکە تقریبا باسکردن لە کۆپیڕایت ئەویشەوەیە کاریگەری دین و کەلتوری کۆن کەلتور نەببوورە کەلتوری ئێمە پیرۆزە چکم کەلتوری ئێمەوە ئاشکرایە گەڕاوەتەوە بۆ 10,000 ساڵ پێش 6,000 ساڵ پێش ئێستا سەردەمی تێکەڵبوون و ڕەشبەڵەک و کەلتوری مەبەستن زەردەشتی بەڵامی تر ئەم
کەلتورانی کە بەدەست خۆمانە چکن دەوڵەتمان نییە خۆت زانی ئیتر ڕۆژهڵاتەکان ئێرانەکان کەلتورەکەیان زاڵە بەسەریانە خۆمان عرب زاڵە و ئیتر تورک هەروە بەو شێوەیە عرب و ئەمانە جام بەستمەوەیە ئەو شتانی کە دیاردانی کابێ باس بکرێ بۆ نمونە هاوڕێی بەڕێزمان کەیتر هاوڕێمە هاوڕێ زۆر بەمانە کاک ناویشێ فەرەن غەفور طبعاً ئەو خۆی بەڕێوەبەرایەتی گشتی هوەری هەولێرەوە تا پزیشکێکی گەورەی هەیە لە بواری هوەرە پیاوێکی زۆر معقول و خۆشەویستی شەدیارە هەموو کەسی خۆشەوە کەسانێکە ئیناسن بەڵام لێرە گۆرانیەکی حەسەن زیرەکەی وەکو 50-60 ساڵ پێش ئێستا کە حەسەن زیرەکە و گۆرانی وتووەتەوە ئەڵێ چی ئەڵێ کچێ گەردایکت ڕازی بێ دەستێ لە مەم کتەدەم لە دوای 40-50 ساڵ 6 ساڵ کاک فەرەن غەفور ئەم گۆرانی تازە کردوێتەوە لێ کچێ گەردایکت ڕازی بێ دەستێ لە دەستتەدەم لێرا ئێستا گەر مسلمانێکی تۆڕۆگوی لێم بێڵێەوە تۆ بۆچی هەموو شتەکانە گەڕێنتەوە بۆ سێکس وازانی ئەگەر شتەکە سێکسی تیا بێتتر هوەرێکی جوانە نا من باس لە کاریگەریەکانەکەم بزانم چۆن هاتوون کاریگەریەکان دیر بێیان دیر و باوەڕی کۆن بە هەروای ناو بنین چۆن زاڵ بۆ بەسەرمانە لە ئەمڕۆ لە جاتیەوەی بتوانین شتەکان بجوانتر بکەین بۆ نمونە لە هەموو دنیا وابزان خۆتان نەزان بەتابێتەوە کەسانی لە ئەوروپا و ئەمریکا و وڵاتانە ژێن ساڵ بە ساڵ هەموو دنیا پاڵپشتی گەی و لەزبیانەکە خۆ مەبەست لەوە نییە خەڵکەکە بیانوێ ببنە گەی و لەزبیان بەس تەنها مەبەستیانەوەیە بۆی یەکسانی لە دنیا ڕوودان بۆی هەموو ئینسانەکان وەکو یەک بژێت ئەیدەی باشە ئەگەر سبەی هاتوو یەکێک نیازی بوو کوردێکی قوڕ بەسەر نیازی بێ فیلمێکی دەربارەی گەی و لەزبیان دروستکە خۆ دنیا وێرانە بێت لەبەرەوەی ترەوە هەتاوە وابزانە پرۆژەی تازەیە چوەتە پەرلەمانی کوردستانەوە نامەزانن یان نا کە گوایە هەموو شیان وابزان لە 1995 ئیمزایان لەسەرەوە کردووە کە هەر کەسێ هەر ڕێکخراوێ هەر دام و دەستگایەک هەر شخصێک لە کوردستانە پاڵپشتی گەی و لەزبیان بکات ئەبێ یەکسەر بدرێتە دادکە واتە ئەوە نە خەتەرە کە باستەوە بکەیت دیارە من بانگەواز ناکەم بەوە بیکەم من ڕاستە یەک جار کە لە سەرەتا دەستم پێ کردوتم باسکردن لە ئازادی لە سەروی هەموو شتێکەوەیە ئیترە بێ ئێمە واتە هەموو شتێک کەسی حەقی خۆیەتی وەک چۆن متدەینەکان حەقی خۆیانە ئەوان شەقی خۆیانە دوو سێشتی ورتر هەیە بۆی وەکو باسم کرد بۆیە باسی شتەکانەکەم بۆی فێربین جارێکی تر هەموو شتەکان باس بکەین مەسلەی کاک بۆران مەجید و گۆرانی بێشت ئەوانەیەکێکە نازانم لەو کەسانەی کە من ئیتر ناوە دەنگێکی سەحری یەکێکە لەو کەسانەیە گەدایمە پرسیارم لێ بکەن بڵێن چی دەنگی خۆشە لە کوردیاڵێن بۆران مەجید کەسێکی بە هەڵوێستیشە کاتێکە ئیتر ڕوبەڕووی گەندەڵیەوە ئەمانە وابزان هەمومانەزانانی ئیتر بۆران مەجید تا بەیانی وەسفی بکەی چۆن بڵێ لە دەمخۆشیە لە هوەرەکەی کاملە بە کورتی ئەمە لە چیا لە هوەرەکەی کاملە بەڵام دیسان من دێمەوە سەر کۆپیڕایت برادران کە باسی کاک فەرهەنگم کرد یا ئێستا باسی ئەوانەکەم ئەوان کۆپیڕایتیشیان بابڕێن شکانەوە 30 ساڵ لەمەوە بەر سەرەتای نەوەتەکان کاک بۆران مەجید گۆرانیەکی وت کێ ڕاستپێرم گۆرانیەکی زۆر خۆشە ئێستاشی پێوە بێ ملیۆنەها کەس وابزانام لە یوتیوبوانە گوان لێگردووە گۆرانیکی ڕاستپێرمە هینێکی هەیە وابزانم ئەگەر هەڵە نەبن شعرەکە هین نازانم وابزانین کاک ئیسماعیل خورماڵیە یا هی کێبێ ئەڵێ هەرچی بڕیار و پەیمانە وەکو ڕۆژووی بەتاڵ وابوو کاک بۆران مەجید هەستاوە لەم چەند ساڵها تەنها لەبەر ئەو شەیە کاڵێ هەرچی بڕیار و پەیمانە وەکو ڕۆژووی بەتاڵوا بوو بەس تەنها کلیپەکەی تازە کردوەوە لەبەرەوەی بڵێ هەرچی وعد و پەیمانە وەکو خەون و خەیاڵوا بوو تەسەور کە ئەمەی بۆچی هین کردوێتەوە بۆی لەسەر لە دینەکە لەسەری نەکردەوە وەکو ڕۆژووی بەتاڵوا بوو وەکو خەون و خەیاڵوا بوو ئەوڵێ کچێ گەردایکت ڕازی بێ دەستێ لە مەم کتەدەم ئەمەڵێ کچێ نازانم گەردایکت ڕازی بێ دەستێ لە دەستتەدەم دووبارە یەکەمەوە ئەمە ئەگەرەک و کۆپیڕایت بێ و کەسانە حەقی خۆیان خاوەن هەرچی شعرێک بن ئێستا ئەمان حەقی خۆیان نییە کە شعرەکە بەبێ پرسی ئەوان هاتوون بە کەیفی خۆیان ئینیکەنەوە هەروەکو مامۆستا شێرزە حەسەن ماوەی پێش ئێستا لە سینەما 24 داواتیان کرد باسیەوەیان کردوتیان تۆ تا چ ڕادێ ڕازی لەوەی کە ئەو چەند هوەرەی تۆ ئەو چەند شاکاری تۆ با بڵێن کراون بە فیلم و ئەمانە وتی ئەوەی کە من نیازم بۆ تومە ڕاستی ئەوە نەبووە بۆیە ئەسڵەن داوام لیان کروت مەگەر پێتان بکرێ ناوی منی هەر تێمەخەم بۆ نمونە شتێ لە بابەتەکەواتە یەشتانە ئەوان نەڕۆشتون هوەرەگەش بکەنە هی خۆیان و تاوەکو بە با بڵێن بێپرسی شێرزا حەسەن جا بە کورتی کۆمەڵێشتی تر زۆر هەیە وەکەوەی هەر دیسان گۆرانەکە حەسەن زیرەک کەیتر حەسەن زیرەکی تە حەسەن زیرەکە هەمومانە زانین لەو بلیمەتی خۆیە بە کورتی ئەو گۆرانی وتوازەم دیسانم دوایە بوو بە هەرا لە فەیسبوک و مەیسبوک بۆەوەی کاڵێ ئێوەی واڵێ سوێندم خواردووە نەچمە حەجێکەژ و کەژاڵێ
کچێکی جوان هاتووە تازەی کردووەتەوە هەر ئەو گۆرانیە کەچی یەک پارچە بوو بە دنیایەکی ڕەخنە و لە هینەکان و وابزانم ئەخیرەن دۆجا هین کرا لە وەزارەتی ئەوقاف و وەزارەتی ڕۆشنبیری و هەموو ئەمانە دوایەوە ئەو هینەش کاکالان کاکتەنیا کەریم پرسیارێکیڵێ ئایا پیشەسازی سینەما لە بواری بەرهەمهێنانەوە لە چی ئاستێکایە لەکوێ لە کوردستان مەبەستی ئیتر نازانم ئەو بەساواوەنێ نووسیوایە پیشەسازی سینەما لە بواری بەرهەمهێنانەوە لە چی ئاستێکایە ئیتر ئەگەر تۆ لە کوردستانە ئەتوانی باسی بکەیت و لەسەر ئاستی جیهانیش بەڵێ لە کوردستانە لە هیچ هاستێکانیە لەبەرەوە ئێستا تەوەرێکی تر هەیە چۆنێتی بە کەلتورکردنی سینەما و یان چۆنێتی بە بازارکردنی سینەما مێوێ بە پەلە سێوینی باسی کەم ئەگەرم پرسیارانە بکەوتایەتە یان کاکەریم ئەگەرەکو نیازی بێ بزانم لە کوردستانیان لە دنیا ئەوەتانێ دنیای تر پیشەسازی واتا بۆ خۆی فاینانشڵەکەیە دوایەوە ئەگەر نیازی کوردستان بێ ڕاستەخۆ پێڵێم هیچ لە هیچ هاستێکانیە لەبەرەوەی هەر کاتێ فیلمێکمان گەیشتە بۆکسۆفیس و بۆ نمونەوتیانەوە فیلمە ملیۆنێکی دۆلاری تۆ پێچۆ 10 ملیۆنی کردەوە ئەو کاتە باستە پیشەسازی سینەماکەین وا پیشەسازی سینەما لە کوردستانە هەیە ئێستا بۆ نمونە من قەت ناتوانم بڵێم کوا هۆنەرمەندیان کوا فیلمساز لە کوردستانی ئەم جاریان پار بۆم کاتە لە کوردستان میان هەمومان دوورادوورە زانین کە خەڵکەکە چەند زیرەکانە بەتایبەت کۆمەڵێ گەنج دروست بوونە لە بوارە تەکنیکەکانی سینەما بەڵام کاتێ بمانوێ باس لە بازاڕی سینەما بکەین و باس لە فاینانشڵەکەی بکەین بەڕاستی نەک من وابزەم هەر هەمومانە زانین کە زۆر کوردوەتەنی کۆڵەوارین جا بزانم بابەتەکانی تر ئەگەر هەر پرسیارێکی تر هەبێ هەروە هەوڵ بدەم تۆزیە بەپەلا یەک دوو تەوەری تر هەیە باسی بکەم بەشک و بتوانین بگەڕێنەوە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان چۆنەتی بە کەلتورکردنی سینەما چۆنەتی بە کەلتورکردنی سینەما هەندێک شتەیە وابزانم هەمومانە زانین کەیتر زۆر ئاسانە بۆ نمونە ئێستا لە ئەوروپا بۆچی سینەما بۆتە کەلتور سینەما بۆتە کەلتور لەبەرەوەی مناڵەکان لە ویکێندا هەر هەمووی دایک و باوکی دەستیەگرێت و وا بۆ سینەما ملیۆنەها دۆلار بەستە لایەن مناڵەکانەوە بۆکسۆفیس کۆیەکاتەوە کەواتە مناڵەکان کە دوایەوە بنە هەرزەکار ئەهلی سینەما دەرەچن کە گەورەش بوون و هەتا پیریشە بنە ڕۆن بۆ سینەما لێەوە سینەما لە وڵاتە پێشکەوتەکان بۆتە با بڵێن کەلتور جا بە کەلتورکردنی سینەما دیسانەوەگەر هات و بگەڕێنەوە بۆ باسەکەی خۆمان کاڵێم چی ڕێگرە لە لای ئێمە سینەما نابێتە کەلتور بۆ نمونە یعنی وڵاتی قەتەر هەمومان نەزانین زۆر زیرەکن لە ڕووی بزنسەوە ملیارەها دۆلاریان هێناوە بۆ گەورەترین بزنسی ئەوروپا کە تیمەکانی دووگۆڵیە هەمویان کڕی و هەمووشی ملیۆنەها دۆلار تەبان ملیۆنەها دۆلاریان دەسەکەوێتەوە بازرگانیەکی گەورەیە بەڵام پرسیارێک لێرێ ئەگەر هات و دین ئامادەن دین ڕێگر نەبێ لە سینەما ئەی بۆچی قەتەر و ئیمارات و کوێ ناڕۆن ملیۆنەها دۆلار بدەنە گەورەترین پیشەسازی لە سینەما تەنانەت پیشەسازیەکە بۆی پارەشیان دەستکەوێتەوە قەتەو غەڵەتە ناکەن لەبەرچی لەبەرەوەی دینی ئیسلام قبول ناکە خەڵکەکە بڕات سینەما ببێتە کەلتوری دینی ئیسلام قبول ناکە خەڵکەکە ژن و پیا بڕۆن پێکەوە دانیشن سینەماواتە عاشق سینەماواتە جوانی سینەماواتە شارستانی سینەماواتە هەموو پیرۆزیەکان ئەگەر هاتو ئێستا من دیسانەوە نامێ باسی وردەکارەکان کەم بەڵام بۆ تێگەیشتن لە بابەتەکە کەوتمان لێرە لە ئەوروپا لە وڵاتانی بابە هەروای بڵێن لە یابان لە سین لەکوێ لە وڵاتانی کە ئیسلام حکوم ناکات هەمویان ئێستا کە مناڵەکانیان و هەرزەکارەکانیان و گەورەکانیان خەڵکەکانیان ئەڕۆنە سینەما ئێمە مناڵەکانمان کە گەورە بێ ڕاتێکوێ تەوانە ڕاتە مزگەوت تەوان بە شێوەیەکی گشتی ئەڵێم کاڵێن بە شێوەیەکی گشتی لە سەتانەوەتی پێتان سێر نەبێ کاڵێن لە سەتانەوەتی هەتاگە لە 1970 بێ زۆر برادران منەزانم ئێستا ڕخنەیەکی زۆر دێتە سرم لەسەر ئیسلامێتون ڕەوەکان بەڵام دەربەست نایم ئەبێ جارێکی تر ئێمە وەکو سینەماکار باسی بربەستەکان بکەین نابێ بترسین نامێ مبالغە بکەین و جارێکی تر بڕۆین زاراوەیە باز بکەین و لەینەکان بە کورتی برادران ئەگەر ئێوە شارت لە من باشترە زانن بەڵام با من بیرتانی خەمەوە ئەگینا خۆ من هیچ شتێکی وام نهێناوە بۆی با بڵێن بیخەمە بەرچاوتان کە گوایەوە نایزانەوە مناڵەکانمان کە ئەڕۆنە مزگەوتی سەلەفیەکان باس لە چی ئەکات لە مناڵێکی 12 ساڵی باس لەوە ئەکات هەی هاوارێەوە زانن ئاگری جەهەنم چۆنە
واللهی هەر زەکارەکان خوشکانتان کە پەنتۆڵێکی تەسک لە پەیەکات و ئەڕاتە دەرەوە واللهی وەکو تۆ گوناحبارەوی واللهی هەزار ساڵ ئەگەر جەهەن ماسووتی لەبەرەوەی کە ئەبینی کچەکەت واکا کوڕەکەت واکا تۆ قسە ناکەی لێەوە شێتەی ئەڕاتە گیان خوشکەی براکەی باوکی تونڕەوە بێت و کچەکە کوژرێ و ئێمەش دێن لێرەوە لە فەیسبووکەکەمانە زۆر بەداخۆ فلانە کچ کوژرا فلانی کاکاران جاروبار بڵێ من لێرە مەبەستەکەی بەڕێستان ئەزانم مەسەلە چییە بەڵام هەر مەسەلە دینی هەر مەسەلە و توندڕەوانەی ناو دینی ئیسلام نییە لە دینەکانی تریشا تۆنڕەوی هەیە لە مەسیحیەکانیشا هەیە لە بوزیەکانیشا هەیە لەوانی تریشا هەیە و بێژگە لە مەسەلەی دینەوە دیوەکو هەموو دینەکان بیان خێنەولاوە بەڵام تۆ کاکە وەرە لە ناو حزبەکانی خۆشمانە هەر لە ناو حزبەکانیشە ئەوانیشە توندڕەویانەیە توندڕەوەکان ڕێ لە هەموو شتێکە گرن ئەی بۆ ئەوانە کێشە نین لە بەردەم کەلتوری سینەمایە پارە بە فیلمێک نادەن ئەگەر بێت و باسی ئەو نەکات ئەگەر باسی ئێسە وای لێ هاتۆ باسی شەخصی ئەو کەسە نەکات کە پارەکە ئادرێت ئیتر مەسەلەن کاکتەنیا کەریم لە جێیەکە لێرە پرسیارێکی هەیە ئەڵێ با بزانم لەکوێ بوو ئەڵێ ئایا کاتیەوە نەهاتۆ گرنگجی بە کەرتی تایبەت بدرێ لە ڕووی بەرهەمێنان یان ئەڵێ ئایا بۆچی سەرمایەدارانی کوردستان خۆ لە بەرهەمێنانی فیلم نادەن ئایا هۆکارانەی ئەوە نییە ترسی لە ساخکردنەوەی بەرهەمەکەی هەبێت خۆ من وەڵامم هەیە بۆ می کاکتەنیا خوشی وەڵامی هەیە کابرایەکی بازرگان پارە ئەخاتە ناو معمەلی دۆشاوی تەماتەوە معجون تەماتە ئاوی تەماتەوە ئەیخاتە ناوی بەڵام مەزانێ خەڵکی کڕێ و پارە ئەکات بەڵام چۆن بیخاتە ناو فیلمێکەوە کە فیلمەکە بزانێ لە 4 ملیۆنی کوردستانە بەس لە زۆنی زەرد یا لە زۆنی سەوزە فیلمەکە ئابێنرێت وە لەوێشە اینجا چەندێ خەڵک بۆیەچێت ئەی چەندێ مەسەڵ حزبەکە ڕێگریەکات حزبەکانی تر چەندێ ڕێگریەکەن حزبە ئیسلامیەکان چەندێ ڕێگریەکەن ئەمانە هەموو بوونە بە ڕێگریکردن ڕێگریکەیەکی تند و پتە و لە بەردەم بازاری سینەما ئەی تۆ بێژگەلەوە ئەی سینەما و بە درامای ئێرانی و درامای تورکی چەند بوونە بەڕێگر ئەوەش لە سایکۆلۆژیای بینەر وەرگری ئێمە کاریگەریەکی وای هەیە یەکسەر بینەرەکەمانەڵە چێڵە خواکە تااقەتی فیلمی کوردی هەیە ئەچێ لە ماڵەوە دانیشێ بە دیار 30 هەڵقە 100 هەڵقەی درامایەکی تورکی و یەک کەلیمە تورکیش نازانێت ئەمە چی ئیتر ئەمە هەر وەڵامێکی ئەوەی کاکتەنیا خۆشی دۆ بڕیان لەگەڵمە هاوڕابێت ئیتر چۆن کابرایەکی بازرگان بێت چۆن کەرتی تایبەت دروست بێت چۆن ئەوانە بێن پارە بخەنە ناو سینەمای کوردیەوە ئیتر چۆن ئەبێ بە کەلتور بەڵێ ئەمە گەورە گرفتە گەورەکەیە کاک ئالانجان وابزانم بەڵێ دەست خۆش هاوکارێک کاتمە ناوەوە بەڵێ زۆر سپاس جارجارە پێویستیم بە ئیسراحەتێکە باسەکانەوە ناخۆشن ئینسان هەڵەچێ بەهەرحاڵ هەر جارێ لەوەی خۆ دوو پرسیارت کردەوەی کاکەریمیش پرسیارێکی جوانە ئێستا ڕۆمەوە سەری 120 ساڵ لەمەوە 100 ساڵ لەمەوە پێش لەبەرەوەی ساڵی 1920ەکان تقریبان کاتە 100 ساڵ لەمەوە پێش مەسیح بابلین مەسیحەکان جاروبار لە کەنیسەکانەوە بوونە ڕێگر لەو فیلمە کۆمیدیانەی وا لەو فیلمانەی تا ڕادەیەک ئێرۆتیک و لەو بابەتە بوون دەربارەی مەسیح 100 ساڵ لەمەوە پێش بەڵام ئێستا مەسیحەکان یەهودیەکان بوزیەکان نازانم سیخەکان کوێکوێ هەمووی ئەپدەیتی خۆیانی کرد ئێستا ئەستان سەرنجی فیلمەکان بدەیت کە چۆن ڕاهیبەکانە ڕۆن سێکسەکەن و نازانم هەر بوویەتە کۆمیدی خەڵک گاڵتە بە مەسیح عیسا خۆیەکە لە زۆربەی کامیرە شاراوەکان و لە فیلمەکان و لە کوێکوێ ئەمانە حەدی چیە جارێکی تر کەنیسا ڕێگری لە ئازادیە کات لەو خەڵکی کە فیلم دروست بکات کەواتە بۆچی من ئێمە هاتوین یعنی من مەبەستم دین نییە بۆچی من هاتووم باس لە ئیسلامێتون ڕەوەکانەکەم کە ئەوان بە هیچ شێوەیە مەجای هونەر هەر نادەن بەڵام بە کورتی بۆ مەسەلەمە دەربارەی وەڵامەکەی تۆ کاڵێ مەسیح و ئەوان دینەکانی تریشان کاتی خۆی بوون ئێستا نین ئەم جارە مەسیح باسی حزبت کردوتە دەی حزبەکان ڕێگرنی من هەر سەرەتا کەوتمە قسەیەوە وتم ئەگەر هات و مناڵێکی 12 ساڵیش بێنین بە ئەتوانێت باس لە گەندەڵی کاتۆمانە طبعاً من لە سەرەتا باسم کرد دوو جەمسەر دوو لایەن هەیە کە بوونەتە هۆکاریەوەی بەرەمێنانی فیلمی سینەما و هونەر بەگشتی نەبێ هەم بەڕێوەبردن مەبەستم حزبەکان و دەسەڵاتی کوردیە هەردوو دەسەڵات طبعاً هەروەها لە دیوە دینەکەی کە بووەتە بەربەست بەڵام وتم ئەم جاریان باس لە دینەکەکەم ئەمە لەلایە پرسیارێکی جوانی کرد کاکەریم تەناکەریم
تەنیاکەریمی هاوڕێمان با لێرەوە سڵاوێکی لێ بکەم لە زووە نەشم بینیوە کاک تەنیاکەریم بۆ مەسلەی بازرگانی هەرێم من ئەوەتانێ تەوەرێکمێ لێرەوە ناوی تەوەرەکە یان با بڵێن بەشێک لە تەوەرەکەم هەڵەکانی بەکارهێنانی خۆمان با بڵێن لە قسەکردن و لە هەندێک شتا بۆ نمونە هەروەکو ئەوەڵێت بازرگانەکانی هەرێم بۆچی پارە خەرج ناکەن دەی باشە ئەوە گریمان من یان کاکەریم تۆ یان کاک سەرکەوت بە هەروای بنێن بە هەر حاڵ با بڵێن من ئەگەر هاتو من ئێستا سەرمایهدارێک بە ملیۆنێرە بم لە کوردستان ئایا پارە خەرجەکەم بۆ فیلم بە تاکیدنا بۆچی خەرجی ناکەم بازرگان یعنی چی جارە با بیرمان نەچێت لە هەرکوێ دنیایەکە کە بێتە بازرگان لە خۆڕایی نابێتە بازرگان کە ئەو کەسەی کە بێتە بازرگان حتمما فکرێکی بازرگانی هەیە بۆیە پارەی دەسەکەوێت پارەی لە چیا دەسەکەوێت چۆنە بێتە ملیۆنێر ئەگەرەکو بیرۆکەیەکی بازرگانی نەبێت بە کورتیە ئەو کاتێک کە پارە خەرجەکات بۆ نمونە برادێک هەتا کاک بەمەنی قوباتی بۆ نمونە فلانە کەس کە ئیتر بەناوبانگن ئەڕاتە لای سەرمایهداری ئەڵێ بۆ نمونە 5 میلیۆنم بەرێ با بە 5 میلیۆن 1 میلیۆن دلارم بەرێ بۆی من فیلمێ دروست بکەم تەبعاً کابرای بازرگان ئەڵێ ئادەی زۆر باشە تۆ کاتوێ فیلمێک دروست بکەی وەرە پێم بڵێ بزانم چەندێکە گرێتەوە ئەگەر هاتو ئێستا تۆ فیلمێک دروست بکەی یعنی نازانم باشترین فیلم تا ئێستا ڕۆشتۆتە بازار لە کوردستان نازانم فیلمی سفرنۆبیەوە یان کوێ بۆ یان کوێ بۆ بە هەر حاڵ ئەگەر هاتو 10 میلیۆن پاوەند با بڵێن دۆلار 10 میلیۆن دۆلار لە فیلمێکات تۆ خەرج بکەی قەت 5 میلیۆن شەگرێتەوە بێگومانە ئێدەی کەواتە کابرای بازرگان علاقەی بە خزمەتکردنی کەلتور نییە وەکو من و تۆ ئەو علاقەی لەوە نییە کە بە هەر حاڵ بازرگان یعنی چی یعنی کەپیتالیزمە و بیر لەوە کاتەوە چۆن بتوانێت پارەی دەستکەوێ نەک چۆن بتوانێت خزمەتی کەلتورەکەی بکە چکم ئیشی ئەو نییە تا ڕادەیە هەتا ئەگەر ئیشی ئەویش بێ مەگەر بڵێ ها فەرمەوە وەکو سپۆنسەر وەکو یارمەتیدان نەوەیە فەرمو بڕۆن فیلمێک دروست بکەن ئەگینا بازرگان کە پارە بۆیە ناخاتە ناو بزنسەوە ئەزانێ پارەکەی خۆی دەرناخاتەوە ئەمە وەڵامەکەی وا بزانم کاک سەرکەوتیش هینێکی دار بە پەلە وەڵامێکی جوانی دایەوە ئەمە یەک دووەم هەندێشتی ترێت خوا بابیرم نەچێت لەو بەکارهێنانەی خۆمان تەکە دایمە زۆر جارەی بیسم لە تاکوتەرە هەموو زاراوەکان لە ڕووی ئەکادمیەوە غەڵەتن برادران بۆ نمونە زۆرێک تەنانەت لە هونەرمەندان دێنە سەر تەلەڤیزۆنەکان باس لەوەکەن ئەڵێن زۆر بەداخۆ درامای تورکی و عەرەبی و نازانم هەندی و ئەمانە کۆریمۆری بووەتە هۆکاریەوەی کە خەڵک سەیری درامای خۆمان نەکا زۆر بەداخەوە ئەم درامانە بوونەتە هۆکاریەوەی نازانم عملی مناڵەکانمان شەڕ بکە لەو بابەتانە ئەمە شتێکی زۆر عیبە لەبەرەوەی لە هەموو دنیا ئیتر لە هەموو وڵاتانی دنیا درامای تورکی کۆری ئەمریکی نازانم سینی زمانەکانی تر هەر هەیە ئەگەر یەکەم هات و باوکودایکێکی تەندروستی با بڵێن باوکودایکێکی باش تەندروست بە مانای کەلیمە هەبێت ئەوە ئەزانێت ئەو درامایە یان ئەو فیلمە بۆ مناڵەکەی نابێت نایە لێ مناڵەکەی سەیریکە نەک تۆ بڕۆی مناڵەکەت سەعات 2 شەو تا 2 بەیانی دانیشتۆ بە دیار فیلم درامایەکی تورکیە و دۆجاڵێ وڵا درامایەکی تورکی عملی مناڵەکەم شەڕەکات دراماکان نابنە هۆکاری عملکرد شەڕکردنی مناڵ دووەم دووبارەیەکەمەوە هەمومان نەزانی هیچ نەبێت لە ڕێگەی تۆڵە کۆمەڵایەتەکان وەکو نێتفلیکسۆمانە خەڵکەکان لە هەموو ماڵەکانە ئەتوانن سەیری دراماکان بکەن لە وڵاتانی دنیا سەیری ئەکەن بەڵام کە سەیری ئەەکەن ئەگەر هاتوو بۆ نمونەی سە لە ئەمریکا ئەگەر جاروبار خەڵکی ئەمریکی سەیری درامایەکی عەرەبی تورکی نام کوێ ئەکات بەڵام چووکم درامای خۆیان تەپا قەت نابێتە هۆکاریەوەی ڕۆژی لە ڕۆژان لە ئەمریکا بڵێن جارێکی تر سەیری درامای ئەوە مەکەنیان ئەو زۆربوونی هۆکاری ئەم هەموو درامای وڵاتانی تر بۆتە هۆکاری ئەوەی درامای تورکی درامای ئەمریکی بێتە خوارەوە ئەمانە شتێک نییە کە خەڵکەکە بەو شێوەیە ئەگەر با ڕاستیەکە بڵێن ئەگەرەکو درامای کوردی زۆر باش بێ زۆر سەرنجڕاکێش بێ خەڵک بۆچی سەیری درامای وڵاتانی ترەکە ئەمە حقیقەتە یعنی لەو هەموو درامایی لە 30 ساڵە دروست 30 ساڵە با بڵێن بەسم دوای ڕاپەڕین هەتا ئێستا لە بیرمان دێ درامایەکی زۆر جوان نازانم ناوی چی بوو ئەوەی خەلیلی ڕەحمەتی و کاک عەبدوڵڵا حەمەدجوانین ڕەشەی پۆلیس بوو ئازام شتێەوە ئەوەنە دەنگدانەوەیەکی دابوو هەتا ئێستا خەڵکەکە باسی دەکات ئەوەنە درامایەکی زۆر جوان بۆ ئێدێ کەواتە ئەگە دراماکانی تری جوان بۆیان هەموو کردووەکە و سەیریە کرد و کەسی شێستا ڕەختە لەو ناکرێت ئەمە لەلایەکی تر دوو سێشتی بچووکتر هەیە برادەران پلیز یعنی هەر بۆ نازانم ناوی بنین ئەخلاق نازانم ناوی بنین چی خۆمان هەر لەبەر خاطر خۆمان کۆمەڵێشتی زۆر دیاردەی ناشرین هەیە لە کوردستان بە فرسەتی ئەزانین یعنی ئەمە فیلمسازان ماڵێکە بۆ هەموو ئەخلاقی هونەر بۆی کۆمان کاتەوە بۆی لە ڕووی ئەکادمیەوە بۆی لە ڕووی ویژدانەوە قسە بکەین ئەوی سوکایەتیکردنە بە کچە مۆدێرەکان سوکایەتیکردنە بە کچە پێشکەشکارەکان ڕەش و هینتان تێکەڵیان کردووە یەک دنیا پەیج و مەیج لە
فەیسبوک هاکراوەتەوە یعنی من بۆ نەکبەتی هونەرمەندان هونەردۆستان بە حساب ئەدیبەکان کێکێکە ئەمانە زیاتر سوکایەتی بە خەڵکەکەن سەرەتا لەوانەیە ئێستا هەندێک کەس وەڵام من باتەوە بڵێ بابێ ئێمە باسی لەشفرۆشەکانەکەین جارێ لەشفرۆش لە هەموو دنیا لەشفرۆشە لەشفرۆش ئیتر بە زمانێکی ناشرینتر باسی نەکەم بەڵام ئەو هەموو ئافرەتە جوانە قوربەسەرە ئافرەتی قوربەسەر لە کوردستانە بۆیە بە قوربەسەر ناوێنێنم دیارە مەبەستم خۆم نییە دابەزمە سەریانە یعنی قوربەسەر کراون بە هەر حاڵ ئافرەتێک لە هەموو دنیا کە ڕوا نازانم فلەرە چی پێڵێن فلەرە کاتیان بە تۆکسەکە یان خۆی جوانەکات ئەیغێر خۆی جوانەکاتەوە بۆ ئێمە ئیتر بۆ ئەبێتۆ بڕێ ئەوە نەکە سوکایەتی پێ بکەیت ئەوە نەجوێن پێبی پێشکەشکارێکە ئەڕاتە بەرنمەیەک پێشکەشەکە بەجلێکی جوانەوە بەجلێکی نیوەڕوتەوە ئەیغێر بۆ ئەوەی کاتێ دەرەکەوێت پێشکەشارەکە جوانتر بێت قەشەنگتر بێت دەیەگەر هاتوو بە شێوازە لە شێوازەکان بڕۆ هەر خۆمان بەرتعلیقەیە دەین خواوە جلوبەرگی پێشکەشکارێکە یان کەسێکە مۆدێرەکان کە ئەڕۆن قسەیەکی خۆشەکەن لە بەرنمەیەەکە ئێمە خۆمان ڕۆژانە ئەڕۆینە سەر هەموو بەرنمەکانی دنیا بۆی تۆزێ پێ بکەنین ئەگەر هاتوو بەرنمەیەکی وروژێنەر تا ڕادەیە سێکسی بۆ نمونە ئافرەتێک نازانم بڕوا لەسەر جادەیەک هەندێک جادەیە بۆ کامیرەی شارەوەشتانە ماچی کوڕێک بکات و کوڕەکەش ئاوا بکات هەندێک جارە بینین دەسەکاتە ملی و کە کچەکەی گەلفرێندی دانیشتووە ئەویشتۆ ڕادیۆ ئەمانە خۆمان قاقاپیەکەنی بەسەریا بەڵام ماوەیە پێش ئێستا نازانم چی بوو بتم باسی کچێکی فەقیر کچێکی خۆمان ویستی شتێکی جیاواز کە هەستا لە ڕۆژتەینەکان نازانم هەر بۆ گاڵتە بە کوڕێکیوت ئەتەوێ ماچت بکەم کوڕەکەی شوتی ها چۆن ئەم جارەوتی ئەمەوێ شتێ بکە هەر ویستی شتێکی بکا بۆ گاڵتە جا یەک دنیا لەسەری کەوت و ئەها تەنانەت پەیجەکان باسییان کرد نەخێن خوڕکرا بەسەریا یەک خەتەریاتی کوردستانەیە کاکە نازانم قسەم زۆر کردویان نە سەرتانێشێنم لە کوردستانە پێکەنین نەماوە تکایە پلیز پێکەنین نەماوە هۆکاری مزگەوتەکانە کە ئەڵێ پێمەکەنن با هەموو شتێ بە ئەو دنیا بکەن پێکەنین نەماوە هۆکاری حزبە سیاسیەکانە سەرکردەکانە سەرۆکەکەتانە بۆ خواری خوارەوە کە کارێکی وای کرد هەزاران کەس هەزاران پێشمەری قارەمان خۆی بدا بە کوشت بۆی ڕۆژێ لە ڕۆژان بەناوی یەک شت ئەوش ئازادی و کوردستان ئازادی و ئێستا بۆتە گۆڕستانی بۆتە کاوەستانێک و خەڵکەکە دەربچێ سەرتان نایشێنم من نە بەختیار عالی نەوی شێرزاد حەسەن و نەفڵانە کەسم تاوەکو بتوانم لە ماوەی نیو سەعاتە باسی هەموو دەردەسەرەکانتان بۆ بکەم بەتابەت لە کاتێکا خۆتان ئەزانن کە هەموو کەم و کوڕەکان چییە بەڵام بە کورتەکەی کەم و کوڕەکان زۆرن بەڵام من تەنها شتێکە زیاتر ویستم باسی لێوە بکەم ئەو شتە یعنی کاک سەرکەوتی پرسیاری شتێک هەیە یان تۆزێک بەردەوام لەسەری وڵا کاک ئالانجان پرسیار هەیە بەسەمێ پرسیارەکان هەنی چەند خەمە دواترەوە بە سەوانەی کاکتەنیام بۆیە پێشخست چونکە لەگەڵ تەوەرەکە تا بۆ حەزم کردین بێت بەس من شتێکی کاڵم باواز لەم چەمکەیان بێنین ئەمە چەمکی بەکەلتور اینجا بینە سەر چەمکی کۆپیڕایت با بڵێن چاپارێز ئەمەیان چی کێشەیەکە کە تۆتەوێ باسی بکەی لە تەوەرەکەتە بەڵێ من وەکو باسم کرد ئەگەر ئێستا لە بەرەوەی منم ڕۆ بەرنامەم هەیە ینی بۆ نمونە بەرنمەکە شەرت نیە ئەگەرەکو من ئێستا تقریبان تەواو بوومە لە توارەکەی خۆم کە نیازم بۆ ئەم ڕۆقسی لەسەر بکەم کەواتە پێم وایە کێشەمان نییە ئەگەر نیو سەعات یان 2 سەعات قسە بکەین مهمەوەی ئێمە چۆن بتوانین ئەو بەرنمەیە کە هەیە دەردی مەسیە جاربارەی کەمەوە کە دیکاکەوە و تیشتێک بڵین کە جارێکی تر هین نەکرێتەوە جا مەسلەی کۆپیڕایت بێگومان کۆپیڕایت بابەتێکی زۆر گەورەیە و تایبەتی شەباسی بکەین ئەگەر مەجاڵ هەبێت لە بوارێکی ترا باسیەکەین بەڵام دیسان و من ێڵێمەوە بابەتی ئەو بابەتانەی کە باسم کرد مەسلەی کۆپیڕایت و مەسلەی PMDK و مەسلەی هەموو ئەو بابەتەکانی تر ئەگەر ئێستا ئێمە هاتوو بە وردی باس یەک لەو بابەتانە بکەین ئەوە گریمان تۆ دەدانستجار تۆ لە لایڤەکانە مەجای مندا و قسەمان کرد بەڵام کێشەکە لەوەیە هێشتانە ئاستی سینەمامان نەگەیشتووەتە لە کوردستان باسەکەم ئاشتی سینەمای نەکەش کوردستان نەگەیشتووەتە ئەوە من بۆچی هاتم تۆزێک ئاوا بەپەلا بۆی قسەکانم نەبڕن تۆزێ باسەوە بکەم بڵێم جارێ خاڵی سەرەکی ئەوەیە ئێمە چۆن بتوانین هین بکەین یعنی بە کورتیە چەنێ دیسانەوە گەڕێمەوە تەوەرەکەی خۆم مختصر مفید با بە درێژەی پێنەدەم ڕۆژانە 200 هزار کەس ڕۆکەنە مزگەوتەکان بۆ نوێشکردن ئەدێ باش ئەگەر هاتو ئەو ڕێڕەوە بگۆڕێت بۆ ئەوی ڕۆژانە 200 هزار کەس لە شار و شارۆچکەکانی کوردستان ڕووکەنە سینەما کەواتە هەفتانە چەند 100 ملیۆن یان چەندین ملیۆن دۆلارمان دەسەکەیەوە سینەما دروست
ئیتر پێویست ناکاسی ساعت قسەی لەسەر بکەین ئەدێ باشە کەواتە کێشەی ئێمە لەوەیە من باسی ئەوە ناکەم خەڵک نەڕاتە مزگەوت باسی ئەوم نەکردووە بڵێ مزگەوتەکان داخەندیکەنە هۆڵی سینەما باسی ئەوم کردووە چۆن بکەین چی بکەین بۆ ئەوەی ئەو ڕێڕەوەی کە خەڵکەکە ئەڕاتە مزگەوت بەڵام بۆیە چی ڕۆنە مزگەوت خ ناڕۆن بۆ هینەکە یعنی کێشەکەی سەلەفیەکان لەوەیە هەرچی باوباپیران و شێخ و مشایخ و نازانم دەریێش و تەنانەت حزبەکانی یەکگرت و مێکرد و ئیسلامیەکانی تریش بە کافر و منافق و ئانازانن بۆیە کە خەڵکەکە ڕوا بۆ ئەوێ باسێک لەو بابەتاکەن بە کورتی بۆکو باسم کرد ئەوەی من لە کۆتاییە ئاخر شتی خۆمە مەوێ بڵێم ئێستا دۆزا باس بزانم کۆپیڕایت و شتەکانی ترەگەر مەجاڵ هەبێین منە مەوێ یەکشت بڵێم کاک سەرکەوتیان تا کۆفسکی قسەیەکی جوان هەیەڵێ هونەرمەند بۆ ئەوە هونەرمەند بۆنی هەیە لەبەرەوەی ژیان ناڕێکە یعنی چی یعنی هونەرمەند بۆیە دروست بووە بە هەروە بڵێنیان هونەرمەند بۆیە هەیە بۆچی دروست بووە لەبەرەوەی ژیان ناڕێکە و ئەو ئەوێ ڕێکیکە ئەدێ باشە گەر ژیانی کوردستان ناڕێک بێ بۆ نمونە باشتەکە بچووکترکەینەوە ئێمەی فیلمسازان و مەکتەبەکان و بەحساب دەسەڵات وەرەوە هەر باسی مەکە بەتابەت وزارەتی ڕۆشنبیری حەق زۆر دابەزینە سەریانە کە هەموو بڕیارەکانی وەزارەتی ئەوقاف تەطبیقەکات بەبێ هیچ لە یەکدانەوە لە وەکو ترسێک بە کورتی ئەگەر هاتو ژیان ناڕێک بێت لە کوردستانە ئیشی ئێمە ڕێکی کەینەوە ئەگەر هاتو سوکایەتیمان پێ بکرێ ئیشی ئێمە هیچ نەبێ بڵێن نە آخر قسەی من تەنها پێناسەیەکە یان تۆزیە نمونەیە بێنمەوە بریتە لە یەک و شەکەش بریتە لە دوو پیت ئەوی شوشەی نا NA نا هەروەکو کوردی سۆرانی خۆمان سوکرات ئەڵێ من دوای 40 ساڵ فێر بووم بڵێم نە ئیتر طبعا معنای دنیا هەیە دوای 40 ساڵ فێر بووم بڵێم نەک لە دوای ئەوەی تر سوکرات بوو بە سوکرات کەواتە هەتا ئێمەی کوردیش فێر نەبین بڵێن نا ئێمە قەت نە سینەمامان دروستە بێ نە هونەر پێشەکەوە نە ژن کوشتن چارەسەرەکرێ نە هیچ شتێکیان ڕۆزان ئافرەتێکوازان ئەوانە هەمومان بیستمانە ئەویش یەکێکە لەوانەی کە باسی وشەی ناهەکەمەوەکو دووسێ نمونە ئەوەی کە ئیتر ئەو بۆ هۆکاری شۆڕشی یەکسانی نێوان ڕەشپێستەکان و سپیپێستەکان ڕۆزاناوە کافرەتێک بۆ ڕۆژێ لە ناو پاسێکا دانیشت بوو لە سەردەمی ڕەشپێستەکانی ئەمریکا نازانم چی ساڵێ بوو ئەوەی تر بڕیار بوو هەر کاتێک ڕەشپێستێک بۆ نمونە لە ناو پاسێک قتارێکدا بنیشێ کاتێک کە سپیپێستێ بە پێوە بۆستێ یەکسەر بە پێی یاساش ئەبێ ڕەشپێستەکە هەسێت و سپیپێستەکە لە شوێنی دانیشێ ئیتر هەموو ڕەشپێستەکان کە یوت هەڵسە یەکسەر ڕەشپێستەکان هەرستان و سپیپێستی لە شوێنەکەی داهانیش بەڵام ئەگەر هاتووانە با یەکسەر پۆلیسە هات و ڕەشپێستەکەیە کرد جارێکیان ئەو ڕۆزا خانمە کرێکارێک بوو لە کرێکاریەوە هاتەوە زۆر هیلاک بوو لە ناو پاسێکا دانیش سپیپێستی هەستاوتی هەستە با لە شوێنەکە دانیشتم یەکەم ئافرەتی ڕەشپێست بووتی نا هەرەوەنا کەوتی نا دۆجا دووسی ئەنگلیزی تروتیان بۆڵێنا ئەمە یاسایە ئێستا شکات لێ بکا پۆلیسەت گرێ وتی نا سایقەکە وەستا پاسەکەیان وەستان و بوو بە هەرا سایق پاسەکەوتی با تەلەفۆن بۆ پۆلیس نەکەم و پۆلیس نێت و ئەوانە دا بەزە خوارەوە وتی نا هەر هەڵنەستا پۆلیس هات و سژنیان کرد و درا بە دەرگا بەوەی درێژە لەسەری نەڕوا بوو بە مزاهرە و ئەلێەوە ڕۆزاخان بوو بە خاوەن شۆڕشی یەکسانی ڕەشپێستەکان و هینەکان کەواتە دایمە ئەبێ ئینسانێک مەبەستم من و تۆ نییە دایمە ئەبێ کەسانێک دایمە ئەبێ فیلمسازانێک دایمە ئەبێ گروپێک شوێنێک ببێتە کەسێک و بڵێ نا هەروەکو چۆن ئەو نایەکە ژیانی گۆڕیوە ئێمەش من یەکشتان پێڵێم کوردوەتەنی باڵێم قسەیان لە منیان لەشێت ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئەم حکوومەتە لاوازەی خۆمان تاوان حکوومەتی خۆمان لە ڕوخان هەیە خۆمان نەزانین بەس ئەگەر هاتو حکوومەتی خۆمان ڕووخا و ڕۆژێ لە ڕۆژان لەبەرەوەی سەلەفیەکان و ئیسلامیەت و ڕەوەکان زۆرن ئەگەر ئەماڵێم وەکو نمونەیەڵێم ئەگەر هاتو ئەم ئیسلامیە تونڕەوانە ڕۆژێ لە ڕۆژان بێنە سەر حکوم چیەکەن یەکەم جار کە زانکۆکان داخن وکو خۆیانە زانن کچەکان و ئافرەت ئەبێ بۆ ماڵەوە دووەم جار کۆمەڵێ لەم هونەرمەندانە و لەم کەسانە ئەگرن و لە بەردەگی سەرا و لە لای چاخانەی مۆچکۆ بابڵێن لای قەڵای هەولێرە 34 کەسمە لە پەڕێنن وەکو جارێت هینێک لەبەرەوەی گوایە بە حسابمانە کافر بوونەوە ئەمانە ماریایی بوونەوەکو باسم کرد ماریا هەورامێمانە هونەرمەند بوونەوە کافر بوونە چی ئەم جارە سەرکوتکردنی هەموو هونەر و هەموو جوانیەکان دوایەواڵێن ئەوە مایگاسی ساڵە ڕەحمەت لە هونەری ڕەحمەت لە هەرێمی کوردستان بەس نەبووە پێمانە کرد یان چەند ساڵە بەداخەوەی مە ڕێگەی مناڵەکانماندا
بڕوانە مزگەوتەکان یان زۆر بەداخەوەریەوە بۆ قەت هونەرمەندەکان کەسێک باسی لەوە نەکرد بڵێ بابە ئەمانە خەتەرن با ئەمانە نێنە سەرحکوم بابە باسێکی بکەن خۆوە کەس باسی نەکرد بۆیە کاتیەوە هاتووە ئێمە نابێ بە تعلیقەوە باسیکەین من گوێم لە هەموو ماستەر کلاسەکان و یوتیوبەکان و تەنانەت بە فیلمسازانی خۆمانەوە هەبۆ جار و تاکوتەرا وەکو تعلیقی باسەکرێ زۆر بەداخەوە لە فلانە بوارە ئێمە ڕاستە لە بوارێکی فکری کۆناوانی وڵا یان زۆر بەداخەوەش نییە کوژرا زۆر بەداخەوە عادات و تەقالیدی کۆن بووە هۆکاریەوەی کە فیلم سەر بابە کاتیەوە نەهاتووە ئیتر بە زمانە قسە بکەین هەتا وەکو چۆن ئەمانزانی کە ئەگەر سەدام نەمێنێ ئازادی دەستپێکە ئەگەر سەدام بمێنێ هەرچی نەشێبمانکردنەوە هەزاران کەس بوو بە قوربانی تاوەکو ئازادێکە دروست بوو ئێستا گە ڕۆژێ لە ڕۆژان ئەم ئیسلامیانە لەوانەیە پێتان سێر بێکە من زۆر باس لەوەکەم ئیسلامیەکان ڕۆژێ لە ڕۆژان سۆتە بگرنە دەست خۆی ئەمە سیاسەتی ئەمریکا هەیە خۆیتر ئەمریکا هەر ئەو ڕۆژە تاالبانی هێناوە ڕۆ تاالبانی بردەوە ئەو ڕۆژە داعشی دروست کرد و ئەوەتانێ داعشی بردەوە ئەگەر بەیانی بزانێت کە چاکەوە بۆی دەرکەوتووە کە حکوومەتی هەرێم فەشەلیەنا لە هەموو بوارێکە ئەگەرکو ئەو فۆزایە دروست بێ دروستە بێت بە کورتی من لە کۆتایی قسەکانمان دووبارە یەکەمەوە بەس کاک سەرکەوت لەبیرم نەچێتەوە جاروبار هەروەکو فیلمسازان مامۆستا شێزا حەسەن بە تایبەت یانە و کەسانە زۆر مسەقفن خۆیان بە ئەوەنە گەورە نازانوەکو بەعزێ کەسکە لە خۆیان ناگرن بە هەرەوە تعلیقەش بدەن بێنە فیلمسازان و تەوەرێ شتێک باز بکەن مامۆستا شێزا حەسەن وەکو پەروەردەی ئەدەب سینەما نازانم هەموو بوارەکان خۆتەزانی تر ئێمە دایمە بێ شانازی پێوە بکەن و سۆکراتێکی کوردیە بۆ خۆی ئەویش ئەگەرەکو مەجاڵ هەبێ پەیوەندیکی پێوە بکەین من تا ڕادێ برادەرمە ئەگەرەکو پەیوەندیکردنەکەی حەزت کرد من ئەیدەم پێت بەهەرحاڵ پەیوەندی پێوە بکەی بۆی بێت ئەویش هینێکی هەبێ لایڤێکی هەبێ لە فیلمسازان خراپ نییە لەبەرەوەی ترەوە باس لە پەروەردە خۆتەزانانی و ئیتر دەستێکی گەورەی هەیە لە مەسەلەی پەروەردە و هەموو بوارەکانی کاکەلەنجام من برادری نزیکمە ئەلم ڕۆژانە هەنێ شتیمان لە بەینا هەبووە من مۆنۆدرامایەکەم هەبوو مۆنۆدراماکەم پار لە فیستیڤاڵێکی جیهانیە نمایش کرد وەرگیرا لەوێ کە نزیکەی 150-200 شانۆی مۆنۆدراما تەقدیمیان کردبوو لەو 150 بازم 150 بوو 50 هەڵبژێرانی شێلەوانە بەرهەمەکەی من بوو دەستخۆشەمەسی تازەکەی پار بوو اینجا پار بوو بەڵێ پارمان گیانزە بوو اینجا من خەڵاتم وەرنەگرت بەڵام پێشانی مەسەلەن کاکەی بەهارمما کە بیبینێت هێشتا بڵاوم نەکردوێتەوە چونکە نامێ بڵایکەمەوە ئیشی ترمەیە بۆ ناردنە یعنی با بڵێم بوو برن بەشداری جێگەی ترمەیە پێشانی کاکزادمنا بۆ کاک شێرزادم نار بیبینێ و بەسەرن وەکو برادێکی نزیکم هەتا ئێمە هەنێ قسەی خۆش و شتیشمان لە بەینایە بۆ خۆی نیوەی قسەکانی گاڵتە قسەی خۆشە اینجا من ئاگام لە وەزعی نەفسیەتی جارێ وەختی ئەوە نییە یعنی پێم وتووە باسمان کردووە بەڵام کاتی وی نییە بێتە سەرەوەی کە وانەیەگەین بە داوام لێ کردووە تەنانەت ئەو داوایی کە من لەوم کردووە لە دوو تەوەرە تەوەرێکیان ئەو کۆمەڵێک سیناریۆی نووسیوە یعنی یەکێک لەوانە فیلمی قەرەج سیناریۆکەی کە من دەرهێنەری بووم فیلم سیناریۆکەی ئەو بوو وەختی خۆی درامایە زنجیرە درامایەکی نووسیوە پاداش وەشتی تریشی کردووە و وەکو نووسەری چیرۆک و ڕۆمان دوو نووسەری گەورەمان هەیە یەکێکیان کا حەمەفەری حەسەنی چیان کاک شێرزاد حەسەن کە ئەمان ئەو نووسینانەی کای نووسن ئەو بەرهەمانەی و چیرۆکانی و ڕۆمانانەی کای نووسن وای نووسن بۆ سینەما بۆ سکرین پلەی حازرە ئامادەیە هەر کەسێک بیاوێ ئیشی لەسەرکات ئەتوانێ بیهێنێ بەس لەسەرەوە هاوەکو هینی سکرین پڵەی بەس کات و زەمەن و ڕۆژەکە و ئەوانە پێشان بات ئیتر تۆزێک ئەگەر دەستکاریەکی بێ دیمەنەکان بەو شێوەیە یعنی ئەتوانم با بڵیم یەکێک لە بنەماکانی سیناریۆ نووسینەوەیە ئەڵێ ئەوەی ئەیبینیت بینوسە چونکە ئەوە تەسویر ئەکرێ اینجا ئەمان هەردووچان ئیش لەسەر ئەو چەمکە زۆر لە چیرۆک و لە بەرهەمەکانیان ناکەن من حەزم کرد بە کاک حەمەفەری حەسەنی شموت لەسەر ئەو چەمکە بێت شتێکمان بۆ بڵێ و داوام لە کاک شێرزادیش کردووە بەڵام ئیتر
ئایا تا چەند ئەتوانن کەی بۆیان دەرفەتیان بۆ ڕێکەکەوێ ئەوەیان نازانمەوە لەو ڕۆوەکە باست کرد بەڵام برادێکی کەمان هەیە پرسیارێکی هەیە با پرسیارەکەی بخەمە سەر شاشە نازانمەی بینیان نە کاکە ئەوشم خۆشناوەڵێ کاکە فیلمێک بە هەولێر بەرهەم بێت لە هەولێر و سلێمانی زیاتر پەر ناوێ زیاتر باوەڕ مەکە لە دووەکیش کەس بچێتە دیاری کوردستانی تورکیا هەر نایبینن کوردستانی سووریاش هیچ و کوردستانی ئێرانیش خۆیان لە قەیرانن ینی بەرهەمێنەر هەر یەک فلم زیاتر ناو تۆ بەشەکات کەمینە ڕێگرە لە ئیشی جوان فیلمێکی هندی بە ملیارە تەماشاکەری فیلمێکی ئەمریکی هەروەها بەرهەمێنەرەکە زەرەر ناکات بەڵێ ئەمە بەسی لە بەرهەمێنەری ئەمریکی و هندیە زەرەر ناکەن بەڵامی ئەمەی کوردی زەرەرەکەن اینجا نازانم خۆتەوە ڕوونکردنەوە لەسەرەوەی ئەو کاک هۆشەنگ چییە بەڵێ کاک هۆشەنگەوە زۆر سپاس بۆ ئینەکەی وابزانم لە کاتی هەرچەندێکەمیش قسەمان کرد وابزانم تقریبان ڕێکار باسی ئەو بابەتەم کرد دوارەویش جوان تێگەیشتووە لە بابەتەکە بۆیە ئەم پرسیارەی کرد ئێدەی کەواتە ئەوەی کە من باسی یەکەم ئێمە تاکە شتێک وەکو باسم کردەوە بوو باسی کۆمەڵێ شتم کردوتم پێویستەکە لە پرۆدیوسینە باسی بکەم بەڵام من هاتووم باس لە ئەساسیاتی ئەوە بکەم چۆن بۆکس ئۆفیسێکمان دروست بێ هەر بۆ نمونە باسمان لەوە کرد کە سەرمایه‌داران بۆ پارە خەرج ناکەن ئەی تەبعاً ئەی لەبەرەوەی خەڵک ناڕوا بۆ سینەما ئیتر بۆکس ئۆفیست دروست نابێ داهێنت بابلێن بۆکس ئۆفیست بۆ دروست نابێ پارە بەدەست نایەنی دوایەوە لە لایەکی ترەوە تۆ وەکو باسمان کرد مزگەوتەکان دینەکان کەلتورە دواکەوتەکان کێکێکێ تۆ سەیری خۆمان مەکە ئەگەرەکو بۆ نمونە کە فیلمێک پێشکەشەکرێت لە هەولێرایان لە سینەما فیلمێکی تازە لە 3 و 4 ڕۆژە هۆڵەکان فولە ئێ باشە گە 3 و 4 ڕۆژ فولەکان بابلێن هۆڵەکان فول بوون دوای ئەوە لە دوای 3 و 4 ڕۆژێ ینی ئەگەر سەرجەم بابلێن 10,000 با بە 20,000 با بە 50,000 بینەر هەبوو ئێ باش ئەگەر 50,000 بینەر هەبێت لە 10,000 دیناری تەبع دەیکۆی کەرەوە بزانە چەند ملیۆنێکی تەبعکات کەواتە تۆ کاتێک نابێت دڵمان بەوە خۆش بێت لە سەر شاشەکانی تەلەڤیزیۆنی بینین ئەڵێن فیلمێک هاتووە ئەوە 10 ڕۆژە ئەو فیلمە لە ئینەکان 10 ڕۆژ یەک دانە فیلم 10 دانە ڕۆژ بە بەردەوام بێت ئەوە مهم نییە ئەوە زۆر کەمە ئەوە نابێتە بۆکس ئۆفیس ئەوە نابێتە داهێنان بەڵام سەیرەکەی وەکو باسم کرد ئێمە خۆمان ئەگەر هەر فیلمێ هەبێ وەکو هونەردۆست و هونەرمەندانە ڕۆینە سەیری کۆمەڵێک کەسی تەحدیدین بەڵام ئەگەر سەرژمێرێکی گشتی بکەی لە 10 خەڵکەکە ئەڕوا بۆ سینەما لە 90 خەڵکی کوردستان ناڕۆنە سینەما کە با قسەیە دووبارەکەمەوە با بێتە تەوەر لە 10 ئەو پەڕی 20 خەڵکی کوردستان وەکو سەرژمێر ئەهلی سینەمان و ئەڕۆنە سینەما لە 10 با نەڵێنەوە 80 ناڕوا لەبەرەوەی ناڕوا ئەڵێ حرامە ئەڵێ گوناحە یان ئەستان سینەما هەر هینا من و تۆ جارێکیان باسی سەمامان کرد یعنی من داهمەوتمە ئەگەر هەموو ئافرەتی دنیا بۆ نمونە سەمایتر سەماواتە سینەماواتە میوزیک هەموو شتە پیرۆزەکان جوانەکان ئەستان ئافرەت بە تایبەت ئەگەر سەمای لێ دوورکەیتەوە من پێم وایە لە 150 مینی لە دەستداوە لەبەرەوەی جوانی و ئافرەت لە سەمایە ئەدەی باشە سەما بە کوردی پێڵێن بادان سەما پێڵێن ڕاقیسا سەما ئەم جاوەرە ئافرەتێکی کوردی قوربەسەر کە تا ئێستا حسابکە سەماکار و ئەوەنەمانە ئەبێگەیت چۆن تۆ سەما دروستەکەی لە کوردستان چۆن تۆ لە وڵاتێکی وایێرانی دواکەوتووی دین سالاری پیاو سالارە تۆ توانی هوەریتر جوان بکەیت تاوەکو بۆکس ئۆفیست دروست بێ جای ترە دیسانەوە من ئەگەڕێمەوە بۆ باوەڕەکانی خۆم وەڵامی هەر هینێک بدەمەوە فەرموو پرسیارێکی ترەگەر هەیە بەڵێ بەڵام من حەزم کرد جاوێکی کاک هۆشەنگ بەمەوە لەوەیانم کاک هۆشەنگیان گەلێ جار ئەو کێشەیە ئەکەوێتە سەر ئێمەی فلیم سازان ئێمەی هونەرمەندان یعنی ئێمە لەم ماوەیە دواشەوەکانی پاپلۆ بوو شانۆی یەک بوو دەرهێنەرەکەی کاکشوان کەریم بوو لە سلێمانی و لە هەولێر و ئێستا وابزانام لە کەرکوب نمایشەکرێ لەوانە کاک تەنیا کەریم خۆی بینی یعنی ئەمە ئەوە ئەگەیەنێت کەم تەرخەمەکە ئێمەین من بەڕای من نەک بینەر فەرمو ئەو شانۆیە توانی بینەرێکی زۆر لە خۆی کۆبکاتەوە لە هەر سێ شارەکەش یعنی وەکو پرۆسەیەک ئەو سڕە چی بوو ئەو نهێنیە چی بوو کەواتە دەرهێنەریان و سەریان ئەو گروپە ئیترەگەر فیلمساز بێیان شانۆکار بێ چۆن بتوانن لەو هەستە لەو هەناسە قوڵەی بینەر وەرگرتێ بگەن بتوانن بیهێنە دەرەوە لە ماڵەکان لە ئەو کۆت و نەریت و ئەو سەپێنی
ئاین و ئاینی تونڕەوەکان با بڵین چۆن بتوانێت بیشکێنێ و بەرەو هۆڵەکە بێت. ئەمە کەوتۆتە ئەرکێکی سەرشانی گەورەی هونەرمەندان. ئایا هونەرمەندانمان توانیویانە وەکو دەرهێنەر و فلیمساز توانیانە ئەوە بکەن؟ ئەمە وەڵامی منە، وەڵامی کاک ئالانشەوە بوو کە جۆ لێ بوو. کاکالان برادێکی کەمان پرسیارەیە کاک سامی کاکە ئەڵێ چەند پرسیارێکە ئەمێ بێ کۆدایان بنێم. ئەڵێ باشە ئێوە بوونەتە پردێک بۆ ناوەی کوردستان لەگەڵ ئەوەنە کەلتورەکانی دەرەوەی وڵات. دوایی شەڵێ ئێوە کەسێکی ئاکتیڤن لە بواری سینەما. اینجا ئەڵێ من لای خۆمان لە کوردستان ئەبێ لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە دەبێت سینەما بکرێت بە کەلتور تا مناڵەکانمان فیلم و سینەمایان لا خۆشەویست بێت. بەڵێ کاکە بەڵێ زۆر سپاس ئەوەتانی قسەکەیش جوانە لە سێ بەشی باس کرد بەس ئەسڵان با من قسەکەی ئەو تۆزی ڕوونتر کەمەوەی نەکەی کاک سامی ئەوش دیسانەوە هاوڕێمە زۆر سەڵاو و ڕێزمەیە بۆی لێرەوە ئەوەتانی ئەوش باسی ئەوەی کردکە وەزارەتی من خۆی بۆچی هەر دیسانەوە مەسیێبارەیەکەمەوە من باسی حکوومەت و گەندەڵی ئەوانم نەکردەگینا ئەسڵەن کە وەزارەتی ئەوقاف بڕیارێ دەرەکات و یەکسەر سەرۆکایەتی هەرێم و نازانم وەزارەتی ڕۆشنبیری و تەطبیقیەکەن و فلانە کلیپ ئەوەستێن و فلانە فیلم ئەوەستێنن و ئەمانە ئەوەیە کە ئەمانەوە قسەی لەسەر بکەین لەوەی کە دین زاڵە بەسەر هەموو حکوومەت و هەموو شتەکانە. ئەمە لەلایەکی تر با قسەیەکی جوانتر بکەین هەر بۆ ئەپدەیتکردن قسەکانی کاکسامی یان برادرانی تریش ئەویشەوەیە من یان ئێمەمانان کە لە دەرەوەژین و کە بە حساب شادەمانەیە ئەو جۆرەشتانە بۆ ئێمە نەمانتوانێت ببینە هۆکاری ئەوەی وەکەوەی کە فیلمەکانمان ببێنە دەرەوە یان فیلمەکانمان باڵێن پەرەی پێ بدەین. ئەمانە پرسیارە، ئەمانە گلەیکردنە لە خۆمان، ئەمانە باڵێن مهمەکە ئێمە بتوانین ڕەخنە لە خۆمان بگرین وەک لەوەی کە توزانم هەندێک کەس کورتە فیلمێ دروستەکای تروازانێ خۆی بە هین ناگۆڕێتەوە. جا من دایمە وتومە من بۆ خۆم هەرچەنێ من ئۆفیسمەیە من سوزانم کرێکارم ئۆفیسێک نەیە بێ مەجبورم بەیانی بڕۆم تایەوەرە لە ئۆفیسەکەمە ئیش بکەم ئەگەرنا ناتوانم بژیم. بەڵام ئەوە ساڵێکەوە بزانم 2 ساڵە ئیعلانم کردووە کە چیرۆکی تەیمور دروست بووە و بەتایبەت ئەم 6 مانگە هەر بەوردی خەریکی موجارێ نامێ باسی بکەمە تاوەکو ئەوە بچێتە سەر بکاتە سەر سکەیتە دوایەوە بەڕسمی باسی یەکەم و ئیعلانیەکەم و ئەوانە بە کورتی با مەبەستمەوەی نازانم کاکسامی هەر تعلیقێک بوو لە خۆمان لەمانەی ئێمە وەکو پردێک لە نێوان ئەوروپا و ئەمانە بۆچی ناتوانین ئیش بکەین. ئەمە پرسیارێکی جوانە. خۆم هاوڕێکانم ئەو هەموو کەسانی کە لە ئەوروپاژین بۆچی ئێمە ناتوانین هەنگاوێکی فیلمەکان بنین بۆ دەرەوە کەواتە دیسانە گەڕێنەوە بۆ پارە. من ئەگەڕێنەوە بۆ پارە چیرۆکێکە ئەتەوێت تەنانەت بیکەیتە سکریپتێکی زۆر باشیش ئەوان کۆمپانیا فیلم پرۆدەکشنەکانی دنیا کاتێ ئەستان ئەڵێ کورد هەر نازانن کورتیە دوایە تۆ ئەتەوێت ستۆریەکی کوردی بکەیتە سکریپتێک ئەڕۆیت باسی سێڵ سەجنتم کرد لە هینەکەی پێشترا. سێڵ سەجنتە و کەسەیەکە دەسەڵاتێکی هەرە گەورەی هەیە کەسێکە بەلای کەمەوە بێ بە کەلۆریزی هەبێ لە فیلم پردوسین و ئەم جارە ئەبێ 20 دانە ساڵ تەجروبەی هەبێ بۆی بتوانێت کە ئیشی سێڵ سەجنت کە سێڵ سەجنت وەکو باسم کرد ئەو کەسەیەکە لە کۆمپانیایەکەوە لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیەوە یان بە هەر حاڵ لە کۆمپانیایەکی هەرە گەورەی سینەماوە دەسەڵاتیەوەی هەیە بڕوا فیلم بکڕێت هەروەها فیلمیش بفرۆشێت. کاتێ ڕاکە فیلمێک ئەکرێت ئەوەنە خەبیرە ئەو چاکە زانێت کە حاڵی حاضر بۆ نمونە ئەم ساڵی بۆ نمونە 2022 بۆکس ئۆفیسەکانی ئەوروپا چی جۆرە سەبجکێتیانوێت چی جۆرە بابەتێکیانوێت بۆ سینەما بۆ نمونە ئێستا حالیان بۆ فیلمەکان کە زیاتر داهاتەیە فیلمی ترسناکە بۆ نمونە بەڵام تۆ کە تۆ ڕێ فیلمێکی کوردی فیلمێکی ئەو جۆرە بابەتە کە ئەەکەیتە سکریپتێک و ئەوانە ئەوە نابێتە هۆکاری ئەوەی کە بە ئاسانی بفرۆشتێ لەبەرەوەی بۆچی دیسانەوە گەڕێنەوە بۆ بۆکس ئۆفیس لەبەرەوەی خەڵکەکە ناڕۆن بۆ سینەما و پارێتیا خەرج ناکرێت. ئەم جارە هەمومانەزانی سینەماوە بریتە لە سینەما بریتە لە پارە لە بزنسەکەی تۆ کاتێک کە بزنس سینەما وەکو بزنس بۆکس ئۆفیست هەبوو ئەو کاتە سینەماتەیە ئەگینا کەلتورەکە دینەکە چیچیەکە ئەمانە هەمووی هۆکار نین بەڵام ئەوانە هەمووی ڕێگرن فەرموو. بەڵێ کاک تەنیا ئەڵێ پێم وایە سیناری شایستەی وامان نییە کە لە لۆکاڵیەوە دەربچێت و ئاستێکی جیهانی هەبێت سنوورەکان ببڕێتەوە شۆکاری ئەوەیە لە ڕووی بەرهەمێنانەوە لەو ئاستە نەبێت کە سەرمایەدار بێتە پێشەوە.
من سوپاس یەکەم ئەگەر ڕووی ئەتەرنەشناڵی بێت ئەگەر سکریپتێکی باشمان هەبێ لە هەموو دنیا بەتەبێت سکریپتێکی باشە فرۆشتێ و سکریپتێکی باش ئەکرێ من دیسان ئەگەڕێمەوە بۆ مەسەلەی تەیمور من خۆم هەوڵێکی زۆرم دا تەنانەت ترسام ئەمە وەکو نمونە بۆ وەڵامدانەوەی کاکەریم زۆر ترساموتم من معقول نییە چون دوای ئەوەی کە هەروەکو بیرێنانەوەی 2 ساڵ پێش ئێستەکە لە فیلم پیچینێکا خۆشبەختانە بە زمانی سینەما توانین بە زمانی ئینگلیزی لە ماوەی 8 دقە لە 40 نازانم 50 ستۆری لە فیلم پیچینێکە توانین بیگەڕمەوە بە کورتی فیلمەکەی بیرۆکەی تەیمور وەرگیرا کە وەرگیرا دوایەوە لە 40 ستۆریە ئەوەی تەیمور یەکەمی هێنا دوایەوە پەیوەندیمان کرد بە 2 پرۆدیوسەر و ڕۆشتین چەند دانیشتنیەکمان کرد و پیانم وتم من ناتوانم سکریپڕایتەر نیم تاوەکو بتوانم سکریپتێک بنووسم کە پرۆژەکە بای 22 میلیۆن پاوەنە ئێوە باسی لێوەکەنەوە ئەمانە دۆجاوتیان ینی بزانە سادەیی باسی سەقافەتەکەم وتم هەوڵم داوە لە ڕێگەی کوردەکانی خۆمانەوە بۆی کە بینوسین و ئەوانە بەڵام خۆشمان ئەگەر ڕاستیتانەوە سکریپڕایتەرێکی وامان نییە تاوەکو بتوانین ئەمە بگەینە بۆکسۆفیس وڵاتانی ئەوروپا و ئەمریکا وتیان تۆ یەکەم خۆت گەرمیانیت دووەم تۆ لێ 40-50 کتێبی دەربارەی ئەنفال هەر هەموویم خوێندووەتەوە سێم خۆت پاشماوەی قوربانیانی ئەو ئەنفالەی ئەم جارە خۆت کوردیت خۆت ئینگلیزی و کوردی شەزانی کەواتە باشترین کەس خۆتی هیچ مەترسە بڕۆ سکریپتەکە بنووسەرەوە فێرست درافت سەکەند درافت تێرد درافت هەرسێکی بنووسەرەوە دوای ئەوە بیدە ئێمە ئەم جارە ئێمە دەست بە سکریپت دەڤەلۆپ بکەین و ئەو جۆرەشتانە هانیاندام هاتمەوە 6 دانەمانگم تەرخان کرد دەستم کردە نووسینی سکریپتەکەی تەیمور و بە نەجاحەتیەوە ئەوەتان ئێستاوە خەریکی ئەدیتینن و دۆجا باسیەکەین کەواتە بۆ مەسەلەی وەڵامەکەی کاک کەریم تەنیا کەریم ئەگەر هاتوو سکریپتێکی باشی کوردی هەبێ زۆر بابڵێن پرۆفشناڵانە بەڵێ ئەفرۆشتەیە هەتا ئەگەرکو بابەتەکە کوردیش بێ بەڵام کە بابەتێک بێت بۆ نمونە بابەتێکی جینۆسایدی ئەنفال بۆنا ئەوان دنیای دەرەوە هەر نازان ئەنفال چیە ئەفرۆشتێ بەڵام بۆ مەسەلەی دیسان وەڵامەکەی کاکەریمەوە کاک ببوورە تەنیا کەریم ئەگەر هاتوو باس لەوە بکات بڵێت گوایە سکریپتێکی باش هەبێ ئەو سەرمایەدارەکانیش پارەی بۆ خەرجەکەن من لەگەڵەوە نیم لەبەرەوەی ئەگەر سکریپتێکی باشیش هەبێ ئەگەر فیلمێکی زۆر باشیش دروست بکرێت دیسان ئەمە دووبارەکەمەوە کاک تەنیا کەریم و برادران ئەگەر هاتوو فیلمێکی زۆر باشیش بکرێ مەکسیمۆم با بڵێن حەد ئەعلا چەندێ خەڵک ئەڕاتە سینەما تاوەکو پارە دەستکردن بەپێی پارەی هەتا بەپێی دۆلاریش چەند هزار کەس ئەڕۆن تاوەکو لە سلێمانی هەولێر و دهۆک و کەرکووک و هەموو شوێنەکانی تر چەندێ ملیۆنێکی دەرەکەوێت باشە تۆ ئەگەر فیلمێکی باش دروست کە لەوانەیە 5-6 میلیۆن پاوەنی دۆلاری تێبچێت کەواتە تۆ ئەگەر فیلمێ 5-6 میلیۆن دۆلاری تێبچێ و ملیۆنێ بگرێتەوە بەتاکید سەرمایەدارەکە بۆیە پارە خەرج ناکە ئەزانێ فیلمەکە پارەکەی ناگرێتەوە ئازانج ناکە نەخێر لە کوردستان قەت ئەگەر وەزعەکەوا بڕات بۆکسۆفیس لەم حاڵەتانە نەگەیشتوتە ڕادەیەک بۆی پارەی فیلمەکە دەرکاتەوە نەقازانج کاک تەنیاگیان من وەڵامێکم هەیە بۆم بابەتەی تۆ وابزانم ئێمە چەند جارێک باسی ئەوەمان کردووە من خۆم وانەیەکم هەبووە و کاکەی بەهار باسی کردووە و لەوەی پێشوشە کاکاوەن معینفەریش باسی کردووە برادرانی تریش تەرکیزمان خستۆتە سەر و خاڵە یەکەم شت ئێمە بۆچی ئەم هەموو فیلمە جیهانیانە ئەبینین بۆ ئەوە ئەیبینین نەک بەس بۆی سەیری فیلمەکە بکەی خۆش بوو لەگەڵ یا گریایت لەگەڵ یا پێکەنیت بەس بۆ ئەوە بێت ئێمە وەکو فیلمساز ئەڵێم نەکۆکو بینەرێکی ئاسایی من زۆر لە فیلمەکان مەسەڵەن بۆ نمونە تایتانیکە ڕزگارکردنی سەربازی ڕاین با بڵێن ئەڤەتەر ئەمانە زۆربەیان جاری وا هەبووە 11 جار 12 جار 10 جار 9 جار من سەیرم کردوتەوە هەر جارەی کە سەیرم کردو بزانم دەرهێنەرەکە چی کردووە ئەکتەرەکان چۆن بوونە و لە هەمووی گرنگتر بیرم لای ئەوە بووە ئەم سیناریێستە ئەم نووسەرە کە ئەم ئیشەی نووسیوە بەچی ڕوانینێک نووسیوێتی یعنی ئەم قەزەیە چۆن هێناوە کردوێتی بە قەزەیەکی جیهانی یعنی ئێمەی کورد هەتا ئاگامان لەوە نەبێت بابەتەکانمان چۆن بکەین بە جیهانی یعنی بابەتمان زۆرە هەڵەبجەمانەیە شنگالمانەیە ئەنفالمانەیە هەر یەکێ لەمانە بگرە بڕۆ هەزارها فیلمی تیا دروستە بێت بەڵام ئەم هەزارها فیلمە چۆن ئەتوانیت هەوڵدەی بە تامی یونیڤەرسەڵ جیهانی بینوسیتەوە تۆ کەر بە تامی جیهانی نەدنووسیەوە ئەو فیلمە ناڕوات بەس لە کوردستان ئامێنێتەوە وەکوتم لەوەی بەس لە زۆنی زەردیا لە زۆنی سەوز تەواو
یا لە باکوور یا لە ڕۆژەڵات لەوەنەیە وتر خەڵکەوەنی تر لەزەتی لە نبینێ بەڵام نە کاکە تۆ ئەبێ ئێمەی فلیمسازی کوربی لەوە بکەینەوە وا بنووسین وا دەرهێنان بکەین وا ئیشێ بکەین چۆن بیگەێنینە دنیا چۆن هەوڵ دەین لە سینەماکانی ئەمریکایە لە ماوەی هەفتەیەکە 15 ملیۆن دلار بگرێتەوە پارەکەی خۆی بە دەقات بگرێتەوە چۆن وا بکەین کۆمپانیەکان ڕوومان تێ بکەن چۆن وا بکەین ئەم فیلمانە بگەنە فیستیڤالە گەورەکان نەکەەوە فیستیڤالانەی وەکو دەردی کاکاوە و کاک کەیبەهار و ئەوەتانێک کاگالانش باسێکە ئەو فیستیڤالانەی کە هەر کەسە دی یەک دنیا فیستیڤال خەڵاتی وەرگرتووە بەڵام هیچی با بڵێن متمانە کرێدیتی لای کەمپانیەکانی پرۆدیوسەر نییە بەرهەمهێنەر و فرۆش نییە ئەمە گرفتەکانمانە چونکە زمانەکەمانەوە نییە ئەوەتانێک کاکاران باسی ئەکات کاتێک کە سینناریۆکە نووسیتەوە یا کاتێک کە فیلمێکەکەی کورتە فیلمێکەکەی ئەما بێتە تیزەر ئەما بێتە بەرچاوڕوونیەک بۆ کەمپانیەکان لەو فیستیڤالە گەورانەیە وای لێدە کەمپانیەکان خۆیان دێن پەیوەندی پێواکەنەڵێم کورتە فیلماکرێ بە فیلمێکی درێژ یان ئەم پێشبڕچەی سینناریۆ هەیە کاکەی بەهار لەوانەکەی باسی کردووە با ئەمە سینناریۆ نووسەکانمان بەنگلیزی بنووسن و بچنەوە پێشبڕچیانەوە با هەوڵدەن چەند جارێک بۆی بزانن خەلەکان چییە بەڵام گرفتەکەمان کاک تەنیاگیان لەوەیە تۆ فەرم و خۆت لێرەیە سێرکە ئەو بابەتەی کاکەی بەهار من تۆزێ پێش ئێستا بۆ کاکە ئالان باسم کرد خۆم 11 جار جۆم لێگرتووە هەر لە ڕێی یوتوب بۆ لە ناو سیارەیە کە ڕۆشتم لە جاتی جۆ لە گۆرانێکی عزیزوایسی بگرم گۆرە هەڵپەرچێ خەکە گوێی لێگرم جۆ لە هەمویانەگرم هەموو جۆرەکانی گۆرانی هەر لەوەی کە بە تەپڵێکە و گۆرانی ئەڵێ هەتاکو لە سەمفۆنیا ئۆپێراکان بەڵام لە جاتێک جۆ لە گۆرانی بگرم جارە چەند جارێک جۆم لەو وانەیە کاکەی بەهار گرتۆ وابزانم یان 11 جارێک جۆم لێگرتوتەوە ئەمە بۆی پەروەردەم کات بەڵام زۆر لە هونەرمەندانی ئێمە تا ئێستا وا ئەزانەیە خۆی هەموو شتێکە فیلمەکەی خۆی هەموو شتێکە کاک تەنیاگیان تۆ ئەزانی من لەم ئەمریکایە چەنەها کەس ڕویان تێ کردم وتێتی من سینناریۆکەم نووسیوە تۆ بۆ نایی بیکەی بە فیلم ئەو جارێ ئاگای لەوە نییە سینناریۆ نووسین چییە داوا لە منەکە بیکەم بە فیلم ئێ باشە من چۆن بیکەم بە فیلم من خۆم کۆمەڵە سینناریۆ درێژمەیە پارەم نییە کرێدتم بۆ دروست نەبووە لە لای کەمپانیەکان تا پارەم بۆ سەرفکەن و بیکەم بە فیلم یعنی ئاگای لەو عالەمە نییە بەڵام هاتووەڵە بۆ نایی من بکەی فیلم وتمە باشە چۆنە وەڵام من نادەمێ بیخوێنیتەوە نەوەکو بیبیت ئەی باشە وەڵام من کۆمەڵک لەوەم فیلم ساز ئەمریکیانە داومە پیان زۆریان بەدڵ بووە بۆیانم باس کردووە نەک داومە پیان ئەمە هەر خۆی غەڵەتە نییە بۆیان باسکردن لەوەیە ئەگەر لۆگلاین دێرنامەی نووسی بێ بە چەند دێڕێک یان کورتە یان پوختەیەکی نووسی بێ ئەگەر بیداپیان ئەوەشی نەکردووە چونکە نایزانێ ئەوەش بنەمای خۆی هەیە بڕۆ سەیری وانەکانی کاکاوە کە باسی پوختە ئاکات کە چۆنەی نووسی ئایا وایان نووسیوە نە اینجا ئەمەیە دەردی قسەکەی تۆ وە کاکالانی ژوتی ئێمە تا بە زمانە جیهانیەکە نەنووسین تا ئیش بۆەوە نەکەین باکس ئۆفیس با بڵێن پەنجەرەی پلیتەکانی جیهان بۆ خۆمان ڕانەکێشین فیلممان ناگاتە دنیا و هەر لە جێ خۆمانە گانگۆڵکیەکەین و ئەبێ چاوەڕێی دەستی حزبەکان بین حزبێک مەسئولێک پارەمان باتی و فیلمێ بکەین ئەمە بۆ چوونی منەیتر نازانم کاکالانگیان تۆش ڕات چیە لەسەرەوە بەڵێ زۆر سوپاسەوەتان هەموو من دیارە پێشتە وەڵام دایەوە خۆشی تۆش زیاتر سەرنجت خستە سەری و دەست خۆش بێ بەڵامیترەوەی تایە ئەم هەموو لایڤەکە ئەکرێتەوە لە فیلم سازان و یان ئەوانەی کە باسمان کردو ئەمانە هەمووی هەنگاوەکانن لە کاتێکا باسکردن لە چۆنێتی بەرەمێنانی فیلم لە وڵاتێکا کە سینەما هەبێ ئەم تەوەرەی ئەمڕۆ کە من باسم کرد هەروەکو بیرێنانەوەیە دیسان باسکردنە لە سەرەتاکانی ئەوەی کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی فیلمێک بەرهەم بێنین بۆیە هەستان باسم لە کەلتور یان باسم لە بربەستەکان کرد کەواتە ئێمە دیسانەوەی لێمە هەر بۆ وەڵامدانەوەی کاکە تەنیاکەریمیان بۆ ئیزافەیە لەسەر قسەکانی تۆ باشە ئەگەر هاتوو کە ئێستا تۆ باست لەوە کە ڕاستەکەی بە تاکید هەمومان نەزانین ئێمە سینناریۆنیستمان نییە با بڵێن سکریپتڕایتەرمان نییە سکرین پلەیمان نییە کەسێک نییە بتوانێت سکرین پلەین بنووسێ بۆی بگەێنێتە دنیای دەرەوە بەڵام ئەگەر هاتوو ڕۆژێ لە ڕۆژان سکرین پلەیەکی باشمان هەبوو ئەگەر هاتوو
10 ملیۆن دلار تەرخان کرا بۆ باشترین فیلم ئەگەر هات و جوانترین هۆڵ و هەموو شتێکمانە بوو بەڵام کێشەکە لەوەیە ئێمە جمهوری سینەمامان نییە لە ناو کوردستانە تاوەکو خەڵکەکە بڕاستێری فیلمە جوانەکان بکە ئەگەر هات و ئێمە زۆر حەزمان لێکرد ئەوە گریمان هونەردۆست و هونەرمەندان بۆیە من دایمە وەکو ڕێژە دەیان 20 لە سەدا دامناوە ئەگەرەکو ئەو خەڵکە کەمەی کوردستان کە هەمومانە سەم بریتین لە 5-6 ملیۆن ئینسان لە کوردستانی باشوورە باشە ئەمجا لە سەدا 20 خەڵکەکە بڕا بۆ سینەما نابێتە بۆکس ئۆفیس نابێتە هۆکاریەوەی کە تۆ پارەکە دەبین تۆ بۆیە ئێمە دێ کە باسە شێزا حەسەن لە کێکەکەم بۆ مەسەلەی چۆنێتی پەروەردەکردنیان چۆنێتی یعنی من نامێ ئەو شتە بەزەقی بڵاوکەمەوە چۆن ئێستا ڕێڕەوێکەیە 200-300 هزار کەس ڕۆن بۆ مزگەوت چی بکەین ئەو ڕێڕەوە بگۆڕین 200-300 هزار کەس ڕووکا لە سینەما هەتا ئەگەر فیلمەکانت زۆر جوانیش نەبێ بۆکس ئۆفیس لەبەرچی لەبەرەوەی ئەوە تا ئێمە دایمە باس لە ساڵەکان هەفتاکان و چیەکەین ڕسمێدانەی نەڵێن لە ساڵی هەفتاکان ڕەشبەڵک هەبوو سەرپەتی هەبوو و یەکسانی هەبووە چی بۆچی بۆ ێ باشە بە هەفتاکان ینی 40-50 ساڵ پێش ئێستا تازە وای لێ هاتووە ئافرەتی قوڕ بەسەر بەدەمی خۆی دێتە سەر شاشەی تەلەڤیزۆنەڵێ بەڵێ من ڕازیم لەوەی پیاوەکەم سێژنتر بێنێ بەڵێ من ڕازیم لەوەی نازانم چی ئەم جارەوە ئەوە جارێ مناڵەکانەوە هیچ لێەوە هی نەکرێت و سینەمایکی هۆنەریی باو نە بە شانوباڵی خۆمانە هەڵ نەدەین ئێمە لە ناو قوڕێکە لە ناو زەلکاوێک ئاژین مەگەر دیسانەوەڵێم هەر شێزا حەسەن بزانێ وەسفی بکە جایتر هیوادارم من نازانم ئەمڕۆ چووکم بابەتەکەم نەوەیەکە دایمە بەلاڕێایی بم بە کورتی من یەک شتر ماوە بێڵێم ینی بۆی درێژەی پێ نەدەین لەبەرەوەی قسەمان زۆر کرد ئێمە بۆچی خوێنینەوە بۆی فێربین بۆچی فێربین بۆی قسە بکەین جا آخر قسەی من دستۆفسکی هەموو شتێکی دنیاە نەک هەرنووسەر قسەیەکی جوانی هەیە ئاڵەیە نازانم چۆن ئەڵێ ئەوەی من ئەڵێم تۆ تەنانەت ناوێری بیریشی لێ بکەیتەوە ئەم جارە با ئێمە ئەمە بکەینە جەمعی بڵێن ئەوەی ئێمە ئەیڵێن وەکو فیلم سازان تەنانەت ئێوە ناوێرن بیریشی لێ بکەنەوە مەبەستم ئەو خەڵکە ساوێرکە سادەیە قوربەسەرەیە کە تەنانەت ناوێرە بیریشی لێ بکاتەوە ئیتر با درێژەی پێ نەدەمە ئاخر قسەی من بوو ئەم جارە من هیوادارم خۆی جارە من هەر شێوازی قسەکردنم تۆزێک سەریعە نەک لەوەی هەڵەچم یان شتێ دیسانەوە ئەیڵێمەوە آخر قسەی منەوەی باسکردن لە ئازادی من لە ژیانمان نەهاتوم بڵێم ئەو دینەوە و ئەم دینەوە و ئەمەوە و ئەم جۆرەشتانە لەبەرەوەی ئیشی من نییە من ویستم باسی لە بەرەمهێنانی فیلمی سینەمایی بکەم ئەم جارە بەتابەت ویستم باس لە بەربەستی سینەما بکەم بە ئاشکراوتم بەربەستی سینەما هەم دینە هەم دەسەڵاتە ئەوە تا باسم کردووە ئینا هیچ مەبەستێکی نە سیاسی نە دینیم نەبووە ئەگەر هاتوو ڕۆژێ لە ڕۆژان مەلایەک یان کەسێک بەنەوەی باسەکە ببەن ئەوە نابێت من شتێکم نووسی بوو لە فەیسبووکەی خۆما 2 هەفتە نازەماوەی پێش ئێستا نووسی بووم هێنا نووسی بووم قەت ڕێک ناکەوێت ڕۆژێ لە ڕۆژان لە ڕۆژێکی جمعە لە خودبەیەکە بە پارچە مۆسیقایەک دەست پێ بکە خودبەی مزگەوتەیە هەروەکو چۆن قەت ڕۆژێ لە ڕۆژان ڕێک ناکەوێت لە فیلم فستیڤالێکە یان کۆنسێرتێکە بە ئاەتی قورئان دەست پێ بکات لەبەرەوەی ئەم دووشتی جیاوازن برادێک کۆمنتی بۆم نووسێتی زۆر بەداخەوە تۆ یەکجارەوە نەکە دابەزیتە سەروەزعەکە ئەی ئەوە نییە ئێمە فیلمی ڕیسالەمانەیە ئەی ئەوە نییە نازانم درامای یوسفمانەیە ئەوە نیشیمان بابەگیان ڕیسالە فیلمێکی جوانە ئەوە فیلمێکی جوانە ئیسلامیەکان خەڵکە لۆکاڵێکە ئەگەریانوێ بیر لەوە بکەنەوە بڵێم ئیسلام و سینەماشیان وتووە نازانم برادێکی تر بۆ بینوسی واڵێ من ڕۆحی من میوزیک و بەبێ میوزیک من ئەمرم ئەگەر مۆسیقا نەبێ بەڵام لەلایەکی تریشەوە من شانازی بەوەکەم کە مسلمانم بەڵێ من قورئانە خوێنم بەڵێ من نوێژەکەم بەڵێ من مسلمانێکی مقەیەدم باشە من ئەمە وەکو ڕەخنەنە وەکو باسکردن سەرنجێک ئاخر هەر کەسێ تۆزەقاڵێک عربی بزانێت کەسێ تۆزەقاڵێک ئەگەر عربیش نەزانێت تێگەیشت بێت لە قورئان کە کەلتوری عربە هەرچەنێ لەوانەیە قسەیان پێ ناخۆش بێ باشەکە کە تۆ کە لە قورئانە زانی قورئان نووسراوە هەتا ئەبێ چی نووسرابێ لەم کتێبە نابێ بە هیچ شێوەیە ڕۆژێ لە ڕۆژان شتێکی لێ بگۆڕێ ئەم جارە بە ئاشکرا میوزیک سەما نازانم پەیکەر سینەما شان و هەموو شتەکان حرامە ئیتر تۆ چۆن عاشقی مۆسیقا کاکالانجان برادێکمان کاک سامی کاکە ئەوەی کە وتوتە کاک سامی جان هەمانە وەڵامانەماندایەوە خۆت ئاگاداریت و هەروەها کاک تەنیاشۆی کە باسی زۆربەی زۆری دەرهێناری کوردستانەکەی ئەوە شەر خۆمانە وەڵامماندایەوە خۆشە تەر وەڵامە داوتەوە بەڵام ئەوەی کە هەیە ئێمە با بەلای
مەسلەی هەردینا نەڕۆین بەڵام فەرمۆوەتانێ فیلمی ڕسالە فەرمۆوەتانی ئەو فیلمانەی تر خۆ لە دینی ئیسلامن و فیلمیشن کراون ئەی بۆ کەسانی ئاینداری ئێمە دێن ڕێ لە فیلم سازی بگرن یعنی باوان نەبێت کاکە وەرن ئێوەشیشکەن وەرن ئێوەش لە ڕێی دینەکەی خۆتانەوە ئەگەر مەسیحیە ئەگەری زەردەشتیە ئەگەری ئیسلام ئەگەر هەر شتێکە ڕێ لەم گەشەیە مەگرن چونکە ئەمە بۆ بنیاد نانی کۆمەلگایە چاکسازی کۆمەلگایە وەرن با پێکەوە ئیشی بۆ بکەین ئەمەیان زۆر زۆر گرنگە و ئەشتوانن لە بوارەکەی خۆتانە لەگەڵ بۆ دینەکەی خۆتان فیلمی باش بکەن ئەوەتانێ بڕۆ مەسیحەکان چەنەها فیلمی باشەکەن بۆ دینەکەی خۆیان و لە کەنیسەکانیشیانان لێ ئەدرێت یعنی ئەمە بۆ وشارکردنەوەی کۆمەلگایە بۆ ئەمە نەبێت اینجا ئەم بابەتەی کە ئەمڕۆکە کاک ئالان باسی کرد ئەمە پێشتر من و کاکالان بەنیاز بووین بەیەکەوە شتێ بکەین بەڵام دوایی کردمان بەوەی هەر کەسەی هینێکی خۆی بابەتی پێشووی منیش باسی هەمانم کێشەیان نەبوو کە چین ئەو کێشانە چین لەبەر وەکو بربەستێک لە بەردەم بازاڕی سینەمای کوردی گەشەی بازاڕی سینەمای کوردی پێم وایە کەسی کە پرسیاری نییە ئیتر نازانم کاکالانجان خۆتە گەر شتێکت هەیە بۆی کۆتایی بە وانەکەت بێنین و دەستخۆشی گەرمیشت لێ یەکەم من زۆر سپاس دەکەم کاک زۆر سپاس کاک سەرکەوت بۆ تۆ بۆ هەموو برادران بۆ کاتەکەیان تەرخانیان کرد دیسانەوە ئەڵێمەوە هونەرمەند ئەکرێ حەزبی بێ ئەکرێ دینی بێ ئەکرێ چی بێت و ئەوانە بەڵام بە هیچ شێوەیە هونەرمەند نابێ یەکشت بێت ئەویشەوەیە نابێ ئازاد نەبێت هەر کاتێ هونەرمەند ئازاد نەبوو هەرچی بێت قەت ناتوانێت هونەر بکات ئێمەش کەوتانە تۆ ئێستا بە شێوەیەکی جوانتر باست لەوە کرد کە مسلمانان ئەتوانن فیلم دروست بکەن ئێمە ئەتوانین منیش مەبەستەکەم هەموو ئەوە بوو وەکو چۆن ئەوان قەیچێکە با فیلم لە هەموو بوارێکە دروست بکرێن واتە با ئەو ئازادیە بۆ هەموو کەسەکانی دنیا هەبێ بە فیلم سازانەوە بە متەدەینەکانەوە هیچ شتێکی تر نەماوە جگە لەوەی لکە خۆشبەختی خۆشگوزەرانی بۆ هەموو کەسێک و زۆر سپاس بۆ ئێوە ببینن منیش زۆر زۆر سپاسی بەڕێستان و زۆر زۆر سپاسی هەموو ئازیزانەکەم کە هاوکارمان بوون جۆگرمان بوون و هەر وەکو وتیشم بە جارێکی کە شەیڵێمەوە بە برا مسلمانەکانمان مەسیحیەکان برا زەردەشتیەکان یەزیدیەکان هەمووتان وەرن با ئێمە گەشە بە بواری فیلمسازی بدەین هەمومان پێکەوە هەوڵدەین میلەتەکەمان وشیارکەین هەر هەمومان بەیەکەوە هاواری ئەوەماناڵین گەندەڵی هەیە و بندیوار هەیە و ئەو هەموو شتە خراپە هەیە و کۆمەلگامان شێواوە ئەی باشە برایان با بڵێن برایانی باوەڕداران لە هەموو دینەکان هەر هەمووتان تەلەڤزۆنتان هەیە هەر هەمووتانەوەتانی ڕاگەیاندەکان سۆشیال میدیاکان بەکارێنن بۆ گەشەدان بە بوارەکەی خۆتان ئەی بۆ نایەن گەشە بدەن بە بواری سینەماش بە بواری فیلمسازیش گەشە بکات و بە هەمومانەوە هەوڵدەین میلەتێکی وشیار و ڕۆشنبیر خاوەن معریفەیەکی تێر بۆ ئایندەی میلەتەکەمان دروستکەین لە کۆتاییە دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم زۆر زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەک کاتێکی خۆش بۆ هەر هەمووتان برادەران ئاگادارتانەکەمەوە لە یەکشەمیدا